میخورم. بینندگان عزیز تلویزیون حزب کمونیست ایران، درودی دوباره. در این بخش از برنامه زنده ویژه اعتصابات و اعتراضات سراسری در ایران در خدمت رفیق مینا احدی، فعال سیاسی چپ هستیم. رفیق مینا، با سلام و درود. منم سلام عرض میکنم حضور شما و بینندگان برنامه. خیلی خوش اومدین. رفیق مینا، همونطور که مطلع هستین، امروز در نیویورک رئیسی سخنرانی کردند و اینکه در چند روز گذشته سراسر ایران ما شاهد اعتراضات و اعتصابات بودیم و اینکه سرکوب شدید مردم. شما این اعتصابات رو چطور ارزیابی می‌کنید با توجه به حتی حرفای ابراهیم رئیسی در سازمان ملل؟ خب اولا من درود میفرستم به همه زنها در ایران که چنین شجاعانه و قهرمانانه دارن مبارزه میکنن. به نظر من اتفاقی که در طول این مثلا یک هفته اخیر افتاده در ایران منحصر به فرد هست، به خاطر اینکه در رابطه با مسئله حجاب و سرکوب زنان، آپارتاید جنسیتی که در ایران هست، اومدن مردم تو خیابون دست در دست هم، زن و مرد، دختر و پسر دارن شعار میدن و در این حال خواست عمیق و قلبی همشون رو دارن اعلام میکنن که جمهوری اسلامی باید بره و سرنگون بشه. خب طبعا مردم ایران سالهای سال دارن مبارزه میکنن و بارها و بارها این اعتراضات حالت خیلی گسترده و میلیونی به خودش گرفته، ولی امروز به نظر من یکی از مهمترین مشکلات و معضلات را آوردن وسط گذاشتن، به خاطر اینکه همه میدونن جمهوری اسلامی وقتی اومد سر کار برای اینکه جامعه را بزنه اول به زنا حمله کرد و وسیله‌ای که یا سمبولی که داشت برای سرکوب جامعه و از طریق زنا مسئله حجاب بود. یعنی حجاب خیلی وقتا گفته میشه یه تیکه پارچه است یا نمیدونم ترادیسیون سنت غیره. من شخصا همیشه در مقابلش ایستادم و گفتم که این یه تیکه پارچه نیست، بلکه این سمبل بی‌حقوقی زنانه، چون بعد از تحمیل حجاب بود که اینا قوانین اسلامی رو آوردن و زنها رو واقعا از همه حقوق انسانیشون محروم کردن تا اونجا که به قانون برمیگرده. به این معنا به نظر من گفته میشه همیشه جمهوری اسلامی با حجاب اومد و جامعه را زد، الان با بی‌حجابی داره میره و این اتفاق به نظر من خیلی مهمه. میدونم که دارن سرکوب میکنن، میدونم متاسفانه چند نفر کشته شدن، ولی به نظر من این فضای اعتراضی، این امید به این که میشه جمهوری اسلامی رو سرنگون کرد، این حالتی که مردم یه درجه یأس و ناامیدی توشون بود و خشم، به نظر من داره میاد تو خیابون، دست همدیگه رو دارن میگیرن، نیروی خودشون رو دارن میبینن و بعضا مثلا جمهوری اسلامی یا اراذل اوباششون رو تو خیابون مورد تعرض قرار میدن. همه اینا به نظر اتفاقات بسیار مهمی هست و میخوام یه بار دیگه درود بفرستم به همه مردم در ایران که دارن قهرمانانه مبارزه میکنن. بله، سپاسگزارم رفیق مینا. خب از نظر شما این اعتراضات با اعتراضات دوره‌های پیشین از جمله دی ماه 96 و آبان ماه 98 چه تمایزی داره؟ اشاره کوتاهی کردین، اما اگه عذر میخوام، اما اگه مفصل‌تر بگید ازتون ممنون میشم.
کوتاه صحبت کنم؟ نفهمیدم. نه میگم اشاره کوتاهی داشتین، اگه میشه بله الان فهمیدم. بله درسته. من فکر میکنم که مسئله ای رو دوست دارم از طریق همین رسانه شما به مردم در ایران بگم و اونم اینه که تو گویی سرنوشت مردم ایران این بود که با یکی از غیر انسانی ترین، وحشی ترین و فاشیست ترین حکومت ها درگیر بشن و در تمام زمینه ها جوابش رو بدن، در تمام زمینه ها مبارزه کنن علیهش. ما مثلا داریم میبینیم جنبش کارگری، جنبش معلمان، جنبش جوانان در ایران، جنبش بیخدایی در ایران و در این حال جنبش زنان، تو تمام عرصه ها مردم درگیر هستن، دارن مبارزه میکنن و تا اونجایی که به اتفاقات یا مومنت هایی برمیگرده که میلیونی رفتن تو خیابون، در هر حال بلا فاصله بعد از اینکه این مردم اومدن تو خیابون شعار سرنگونی دادن، شعار اینکه جمهوری اسلامی رو نمیخوان دادن. از این نظر این تظاهرات ها یا حرکتی که الان شروع شده نقطه اشتراکاتش با اعتراضات قبلی همین هست که بلا فاصله مردم میان خواستشون رو مطرح میکنن به عنوان اینکه میخوان حکومت سرنگون بشه. ولی در عین حال همطور که قبلا هم اشاره کردم این دفعه دیگه روی محور مسئله زن داره موضوع پیش میره و به نظر من یکی از مهمترین معضلات در جامعه ایران، چون خیلی ها مثلا میگفتن حجاب زیاد مهم نیست یا مسئله زنان مهم نیست، در حالی که نیمه جامعه از طرف جمهوری اسلامی مورد تعرض قرار گرفته و تمام حقوق انسانیش رو از دست داده. به این معنا فکر میکنم بخشن مثلا مردم اومدن تو خیابون قبلا بر علیه فقر، بر علیه گرانی بنزین، بر علیه مشکلاتی که بوده یا مثلا آزادی وجود نداشته و مواردی بوده که مثلا اصلاح طلبها سعی کردن نقش رهبر رو توش بازی کنن. الان این حرکت‌های اعتراضی از این نظر هم به نظر من خیلی تفاوت داره و نوید بخشه و اونم اینه که از اعماق جامعه مردم میان تو خیابون و دارن میگن، به درجات دارن میگن که خودمون داریم مبارزه میکنیم، خودمون میتونیم متحد بشیم، خودمون میتونیم این مبارزات رو پیش ببریم و از این نظر من فکر میکنم نقش زنها به خصوص خیلی بارز و برجسته است. ما از شخصا فکر میکنم از یک انقلاب زنانه ما داریم صحبت میکنیم که واقعا به طور واقعی در ایران داره اتفاق میفته و یه نکاتی هم به نظر من در طول همین مدت پیش اومده که جالبه، خیلی کوتاه میخوام بهش اشاره کنم. یکیش این بحث که کردستان رو مثلا بعضیا میگن جدا باید بهش برخورد کرد یا اینکه بلافاصله بعد از اینکه حرفی از مبارزات مردم کردستان میشه یه عده بلند میشن میگن تجزیه طلبیه یا تمامیت ارضی خیلی مهمه، خاک مهمه و غیره و غیره. این اعتراضات نشون داد که متحدانه مردم دارن میان و پاسخ تمام کسایی رو داد که بلافاصله بعد از اینکه حرف در مورد کردستان بود، من یکی خودم بارها مورد تعرض قرار گرفتم از طرف جریانات سلطنت طلب و مدافعین مثلا حکومت پهلوی که بلافاصله این بحث رو مطرح میکنن. به نظر من مردم در یه ابعاد مدرن و پیشرفته این جواب رو دارن میدن. در این حال بحث این که کی میتونه رهبری کنه، همین الان مثلا دیروز تو کلاب هاوس بودم و میگفتن دوباره یه عده پشت درهای بسته دارن با هم دیگه حرف میزنن که گذار رو رهبری کنیم نکنه اتفاقاتی بیفته. به نظر من این مردم دارن جواب همین چیزا رو میدن. همون کسی که رفته تو خیابون داره اعتراض میکنه، همون کسی که شعار سرنگونی میده، همون کسی که در عمل اعتراضات رو سازمان میده، با هم دیگه صحبت میکنن، شعارها رو معلوم میکنن، همونا میتونن به نظر من در آینده رهبری ایران رو و جامعه رو در دست بگیرن. از این نظر هم فکر میکنم بسیار این مبارزات متفاوت هست با اعتراضاتی در قبل اتفاق افتاده و میتونه واقعا خیلی راهگشا باشه این اعتراضات. بله رفیق مینا، با توجه به اینکه شما سالهای سال دارین مبارزه میکنین به عنوان یک فعال سیاسی چپ، چه پیامی دارید که بخواید به مردم معترضی که الان در خیابان‌ها هستن، حالا از زنان گرفته که میبینیم که روزانه چطور در صف اول مبارزات هستن، دارن روسریاشون رو میسوزونن، موهاشون رو قیچی میکنن، سرشون رو میتراشن و خیلی از اینایی که زنان، تصاویری که از زنان پخش شده و خیلی شجاعانه در برابر نیروهای سرکوبگر ایستادن. شما چه پیامی به این زنان و مردم ایران دارید که اکنون در خیابانن؟
اولا میخوام خسته نباشید بگم به همشون و بگم که واقعا دارید قهرمانانه مبارزه میکنید و این اعتراضات توجه دنیا را به خودش جلب کرده. این به نظر من خیلی مهمه. من به عنوان کسی که مثلا در رابطه با مبارزه علیه سنگسار فعالیت کردم و دیدم چقدر مهمه که دنیا بلند شه و از ما دفاع کنه. الان دنیا بلند شده، یک چیز موضوع بسیار سمپاتی، یک دختر جوان 22 ساله را کشتن، خانواده‌اش به نظر من خیلی قهرمانانه و خیلی درست اومدن همیشه صحبت کردن، ولی در این حال تمام سلبریتی های بین المللی، یعنی کسی که 80 میلیون فالوور داره اومده توییت کرده گفته که اگه تو این دنیا داری زندگی میکنی اعتراض کن به این اتفاقی که در ایران افتاده، اگه نه ساکت باش در مورد مسئله زنان. یعنی داره یه اتفاق اینطوری میفته و شما مردم، شما زنها این رو دامن زدید و شما باعث شدید که دنیا بلند شه با احترام از مبارزات مردم ایران دفاع کنه، راجع به این مبارزات حرف بزنه. به این معنی به نظر من اولین چیزی که میشه گفت دست مریضات هست به همه کسایی که دارن تو خیابون‌ها دارن مبارزه میکنن. در عین حال ما فضای امید رو الان داریم میبینیم. منم میخوام بگم منم بسیار امیدوارم و فکر میکنم که اگر این مبارزات مثلا 2-3 هفته ادامه پیدا کنه تو خیابون، خیلی چیزا رو عوض میکنه، خیلی فاکتورها عوض میشه، از جمله سیستم حکومت اسلامی از هم وا میره. همونطور که الان میبینیم، همونطور که میبینیم جوونا وقتی دنبال نیروهای سرکوبگر میافتن و وادار به عقب نشینشون میکنن، ته دل خیلیاشون الان لرزیده در حکومت اسلامی. ما میتونیم با ادامه دادن این مبارزات حکومت اسلامی رو سرنگون کنیم. من درود میفرستم یک بار دیگه به زنان در ایران، به مردم کردستان و در این حال از همه فعالین اجتماعی سیاسی، از رهبرای کارگری، از رهبرای معلما، میخوام که تو این حرکت ها سهیم و شریک بدونن خودشون رو. ما باید بتونیم تو ایران واقعا شبکه‌های درست کنیم که رهبری کنه این اعتراضات رو و در سطح بین المللی هم ما یکی من یکی قول میدم که بتونیم صدای شما رو به دنیا برسونیم و کاری بکنیم که دولت‌های غربی دیگه از جمهوری اسلامی دفاع نکنن، خجالت بکشن، از تروریست‌ها دفاع کنن یا دست دوستی بهشون بدن. این خیلی مهمه. ببخشید من فقط یه نکته بگم. خب من تو کمیته کار کردم و واقعا امروز تو تظاهراتی تو کلن آلمان بود، گفتم من دلم خونه. یعنی من وقتی تو خیابون راه میرم خیلی وقتا پسر بچهای جوونی رو میبینم که از کردستان هستن، میگم مثل زانیاره، 4 قدم دنبالش راه میرم، قیافش به خاطر اینکه شبیه اونه. به هر حال میخوام بگم که دلم خونه از اتفاقاتی که در کردستان افتاده. تعداد خیلی زیادی رو اعدام کرد جمهوری اسلامی. از یک طریق از طریق اعدام سر پا مونده، ولی از طرف دیگه وصل به این که دولت‌ها ازش دفاع میکنن، دولت‌های غربی ازش دفاع میکنن، اون رو به عنوان حکومت درست حسابی به رسمیت میشناسن. الان رئیسی رفته سازمان ملل، همونجا بی‌شرمانه داره میگه که حجاب در ایران هر کس خودش تصمیم میگیره، ولی کسی که داره باهاش مصاحبه میکنه خانم آمریکایی روسری سرش کرده اونجا نشسته. یعنی اینا تن میدن به این ذلت و ازش دفاع میکنن. ما باید کاری بکنیم به نظر من در خارج از کشور که مردم اون کشورها که دارن سمپاتی نشون میدن. واقعا تو آلمان تمام شبکه‌های خبری راجع به مهسا حرف زدن. ما امروز تو تظاهرات کل میدیدیم 100% مردم عکس مهسا رو میشناسن، کسایی که اومدن اونجا. بنابراین این خیلی مهمه که مردم در آلمان دولت رو تحت فشار بذارن، بگن سفارتخانه‌های این حکومت رو ببند، اینا تروریستن. از این طریق ما میتونیم دولت‌ها رو تحت فشار بذاریم و فکر میکنم که یعنی واقعا معتقدم طناب دار باید سرنگون بشه. در این حال حمایت دولت‌های غربی باید از اونا برداشته بشه تا راحت بشه سرنگون کنیم حکومت اسلامی. من در این حال اینجا از طریق شبکه شما به ایرانیان در خارج از کشور میگم که حتما تو این تظاهرات شرکت کنید. خیلی نقش ما میتونه مهم باشه و کاری بکنیم که به یاری مردم ایران بشتابیم و روز سرنگونی جمهوری اسلامی رو نزدیک کنیم. خیلی از حضورتون سپاسگزارم و همچنین از اینکه دعوت ما رو به این برنامه پذیرفتین. رفیق مینای احدی، فعال سیاسی چپ. خیلی ممنونم. بله بینندگان عزیز، یادداشتی کوتاه برای ما اومده از رفیق کامران متین تحت عنوان یادداشتی شتاب زده درباره شعار زن، زندگی، آزادی. کامران متین: پیروزی هر جنبش آزادیخواهانه و دموکراتی که علیه یک دولت مستبد بی‌پروا از خشونت می‌جنگند در گروه جذب اکثریت قاطع جامعه است، اما هیچ جامعه‌ای همگن نیست.
و حاوی طبقات و گروه‌های اجتماعی گوناگون است که برای هر یک سوی خاصی از ستم در زندگی تحت نظم موجود بیشترین خشم را برمی‌انگیزد. بنابراین شرط بسیج حد اکثری مردم تبیین آن شعار سیاسی است که بتواند همزمان با آگاهی و مطالبات سیاسی همه طبقات و گروه‌های اجتماعی اصلی جامعه ارتباط روانی و عاطفی برقرار کند. خشمشان را به اعمال عملیات سیاسی بدل کند و به بخشی انداموار از یک خشم عمومی معطوف به تغییر نظم موجود بدل کند. یک ویژگی مهم یک شعار هژمونیک این چنینی است که هم به اندازه کافی انتزاعی باشد که توانایی در برگیری همزمان مطالبات همه گروه‌های اجتماعی معین و اصلی جامعه را داشته باشد و هم به اندازه کافی انضمامی باشد که بتواند با تخیل سیاسی و تجربه فردی افراد متصل شده و آنها را به حرکت درآورد. زن، زندگی، آزادی دقیقاً چنین شعاری است. مؤلفه آن 3 شکل اساسی ستم در جمهوری اسلامی را هدف قرار می‌دهد: ستم جنسیتی علیه زنان، ستم طبقاتی علیه کارگران و زحمتکشان و ستم سیاسی فرهنگی ملیت‌ها. اعضای هر یک از این طبقات، گروه‌های اجتماعی می‌توانند مطالبات سیاسی و آمال فردیشان را با یکی از این 3 عنصر تداعی کنند. از آن مهمتر، زن، زندگی، آزادی شعار ایجابی است نه سلبی، خواستار برابری جنسیتی، طبقاتی و ملی فرهنگی است. این شعار از نوع مرگبر یا نمیخواهیم نیست. شعارهای سلبی در بهترین حالت تنها میتوانند انرژی انکارگرایانه جامعه را بسیج کنند و از هدایت توان و اراده بنیانگرایانه جمعی ناتوانند. زن، زندگی، آزادی همزمان هم بیان شورش علیه هیرارشی در 3 عرصه جنسیتی، طبقاتی و سیاسی فرهنگی است و هم مطالبه برابری در این عرصه ها. ابعاد و انسجام قیام جاری در مقایسه با قیام‌های پیشین که تنها به یکی از 3 تضاد اصلی در ایران معطوف بودند، گواهی است بر ظرفیت استراتژیک شعار زن، زندگی، آزادی. عزیزان بیننده، در این بخش از برنامه رفیق علیرضا نوایی فعال کارگری چپ را همراه خودمون داریم. رفیق علیرضا، با سلام و درود. با اجازه شما من درود میفرستم به مهسا ژینا امینی و ابراز همدردی میکنم با خانوادهشون و همبستگی خودم و با خانوادهشون و تمامی زنان و مردانی که امروز در سراسر ایران در خیابانها اعتراض و حق طلبی خودشون به نمایش گذاشتن اعلام میکنم. به شما و بینندگان عزیز تلویزیون شما هم سلام. خیلی خوش اومدید رفیق علیرضا. رفیق علیرضا، خب تظاهرات رو که داریم میبینیم در چه سطحیه، اونم در سراسر ایران، و با چه شتابی داره گسترده تر و گسترده تر میشه و شعارهای رادیکالی که خواهان سرنگونی رژیم هستند و با شعاراشون میگن که نه شاه میخوایم نه رهبر و آخوند باید گم بشه و مرگ بر دیکتاتور و شعارهای خیلی رادیکالی که مردم دارن تو خیابونا فریاد میزنن. در طول چند روز گذشته خب این اعتراضات بوده. شما ارزیابیتون از این اعتراضات چیه؟ این اعتراضات یک در واقع از کوی طلاب مشهد 9 خرداد 71 شروع شده، ادامه پیدا کرده در واحدهای تولیدی و خدماتی در محل زندگی و ما شاهد اعتراضات و گسترده تر شدن این اعتراضات هر سال، هر ماه و هر هفته بودیم، به طوری که در سال گذشته بیش از 4000 اعتراض در واحدهای تولیدی و خدماتی، مدارس و تجمعات تو خیابونها شکل گرفت. الان هم جانباختن زنده یاد مهسا باعث شد بار دیگر زنان و مردان معترض و حق طلب وارد خیابونها بشن و به این صورت ضمن این که
پوشش اختیاری در این اعتراضات عمده شده، دیگر خواسته های خودشونو، آزادی بیان، آزادی اجتماعات و به طور کلی معیشت و همه چیز خودشونو و اشکال مختلف در خیابانها و در دانشگاهها بیان فریاد بزن. بله رفیق علیرضا، از نظر شما این اعتراضات وجه تمایزش با سایر اعتراضات سالهای گذشته چیه؟ اولین تمایزی که من در این اعتراضات میبینم، حتی در مقایسه با دیمای 96 و آبان 98 و حتی به گواه بیان سردمداران رژیم، اینا متشکلتر، سنجیده‌تر وارد کارزار شدن و هر روز نسبت به روز گذشته اعتراضاتی که دنبال میکنیم خیلی از تجربیات گذشته استفاده کردند و به نحو احسن دارن مبارزات رو ادامه میدن. این اولین نکته‌ایه که تو این رابطه میتونیم ببینیم. بعدی اینه که خیلی سریع بر اساس همین تجربیات سراسری شده. یعنی اگه همین امروز بیایم نگاه کنیم، تعداد شهرهایی که دست به تجمع به راهپیمایی زدن باز هم بیشتر شده نسبت به گذشته. و به قول یکی از این سرکوبگران، وقتی که میگه ما هر چقدر اینا رو بازداشت میکنیم، میزنیم و حتی میکشیم، روز بعد تعداد بیشتری میان وارد کارزار میشن، وارد اعتراضات میشن و به گواه این سخنی که این سرکوبگر گفته، انگاری که ترسشون ریخته. نکته بعدی حضور گسترده زنان تو این اعتراضات هست و به طور واقعی مقاومت و شهامت خودشون به نمایش گذاشتن. بعدش هم جوانان از خود گذشته ای رو میبینیم که در سراسر ایران تو خیابانها ضمن این که خواسته های خودشون مطرح میکنن، کماکان از زنان هم حمایت میکنن و بارها و بارها شاهد این بودیم که زنان و همرزمان زن خودشونو از دست سرکوبگران و این جانیان که میخواستن دستگیرشون کنن یا حتی دستگیرشون هم کرده بودن رهایی داد. بله رفیق علیرضا، خب پیام شما برای مردمی که الان در خیابان‌ها هستن و اعتراض خودشونو با شیوه‌های مختلف و با شعارهای مختلف دارن با صدای بلند فریاد میزنن چیه؟ ما دوست داریم این پیام شما از طریق تلویزیون ما به گوش این مردم برسه. من اولا در مقابل تمامی این معترضان و حق طلبان سر تعظیم فرود میارم. ما در واقع در خارج کشور هستیم و با اشک‌ها و لبخندها، نگرانی‌ها و امیدواری‌ها لحظه به لحظه، ساعت به ساعت اعتراضات اینها رو دنبال می‌کنیم و در واقع ما به عنوان حامیان این جوانان حق طلب، کارگران و زحمتکشان حق طلب داریم صحبت می‌کنیم. اولین نکته اینه که اون شعاری رو که خودشون مطرح کردند، اگر یکی نشیم یکی تموم میشیم، یعنی اتحاد خودشونو، همبستگی خودشونو حفظ کنن، گسترش بدن تو این رابطه. و یک نکته ای رو هم بدونن که شعاری رو که مطرح کردن به درستی، مرگ بر ستمگر، چه شاه باشه چه رهبر، این شعاری میشه گسترده تر اگر بخوایم بکنیم. رهبران واقعی این اعتراضات خودشون هستن، به خودشون اعتماد بکنن، در سازماندهی بحث و گفتگو بین خودشون برای رفع نقایص و کمبودها و برای اینکه هرچه قدم‌های سنجیده‌ای رو در آینده بردارن برای گسترش اعتراضات، که در همین روندها بررسی نکاتی رو که
لازم هم هست گاهی عقب نشینی کرد برای اینکه گسترده تر و عمیق‌تر تهاجم کرد رو در دستور کار خودشون بزن. بله، خیلی از اینکه دعوت ما رو به این برنامه پذیرفتین ازتون سپاسگزارم. رفیق علیرضا نوایی، فعال سیاسی چپ، ممنونم از حضورتون. بله بینندگان عزیز، یک پیام از طرف یکی از شهروندان در داخل که در دنیای مجازی پخش شده برای ما اومده، صداشون رو پخش میکنم، امیدوارم بشنوید. سلام خدمت تمام هموطنای عزیزم، خسته نباشید میگم. یه موضوعی هستش که میخواستم عرض کنم، اینو زحمت بکشید به تمام دوستان آشنای این موضوع رو برسونید که بالاخره این سیاست هم مثل همون سیاست‌های قبلی نخنمای رژیم، اینم البته بیشتر مردم شاید بعضیاشون بیشترشون هم بدونن، ولی خب من باب این که حالا به صورت تذکر لسانی باشه موضوع داده بشه بهتره. من یه همسایه دارم، ایشون دارن کار تعمیرات شیشه خودرو و تعویض شیشه خودرو رو انجام میدن. امروز بیشتر از 20 تا خودرو اومدن که همه اونها شیشه‌شون شکسته بود. با بیشترشون که صحبت کردم گفتم مامورا شکستن و حتی یه نفر رفته بود که شکایت کرده بود تو نازا، اونا برگشتن گفتن آقا اغتشاشگرا اومدن لباس، حالا به زعم اونا اینطوری گفتن، لباس نیروی ما رو پوشیدن و اونا شکستن و این داستانه ها رو گفتن. تا موقعی که این تجمعات هست، اصلا تا میگم جاهایی که قرار تجمع بشه، شما ماشیناتون خودروهاتون رو نبرید حتی المقدور، چون شیشه ها رو میشکنن میاندازن پای بچه های ما. موفق باشید، مؤید باشید. زنده باد روح آزادی، زنده باد آزادی. منم مهسا هستم، منم ژینا هستم. با سپاس از این شهروند عزیز، یک پیام دیگر برامون اومده. در ایران پس از فیلتر کردن اینستاگرام، واتساپ هم فیلتر شد. با سپاس از این بیننده عزیز که نه اشاره کردن به اسمش و نه شهری که فرستادن. پیام برامون اومده که دسفول همین الان تجمع اعتراضی گسترده‌ای را افتاده و در قائم شهر هم همینطور. قیام بر علیه خامنه‌ای به خاطر خون به ناحق ریخته مهسا عزیز. بله، مبارکه اصفهان هم گفتن که خیلی شلوغه. گارد دفاعی جوانان با موتور سوارا تشکیل شده و اینکه بنر صالحی مازندرانی رو همین الان در قائم شهر پایین کشیدن. بله، و اینکه در زاهدان هم نه غزه نه لبنان، جانم فدای ایران، ننگ ما رهبر الدنگ ما و مرگ بر دیکتاتور هم اکنون در خیابان‌ها سر داده شده. یه پیام دیگه هم برامون اومده که بابل مردم کلانتری 13 رو آتش زدن. البته ویدئوی این پیام رو برای ما هم فرستادن. شهر ری شعار میدن مرگ بر خامنه‌ای. مشهد، خیابان فلسطین، خیابان خیام خیلی شلوغه، بنرها رو دارن آتیش میزنن. دشمن ما همینجاست، دروغ میگن آمریکاست. از گرمسار، ارسالی از گرمسار، مردم میگن که توپ تانک فشفشه، آخوند باید گم بشه و یه تجمع خیلی گسترده است، اینطور که از ویدئوی این بیننده پیداست. اردبیل، اخبار لحظه‌ای از اعتراضات سراسری که در اردبیل مردم به خیابونا اومدن و مردم دارن غوغا میکنن. در شاهرود هم مردم دارن با نیروهای سرکوبگر دست به یقه میشن و موتور سواران نیروهای سرکوبگر رو آتیش میزنن. بندرعباس شلوغه و تبریز هم همینطور. فضای جنگی در تبریز برقراره. بابل، دانشگاه نوشیروانی، پاره کردن عکس منحوس خمینی و خامنه‌ای.
نظام آباد تهران همکنون خیلی شلوغه، زنها روسریاشون از سرشون برداشتن و دارن شعار میدن، شعار ضد حکومتی و ضد حجاب. بله، یه گزارش دیگه از شهر جدید پرند و تظاهرات مردمی که اونا هم دارن موتورهای نیروهای سرکوبگر رو آتیش میزنن و نیروهای سرکوبگر رو فراری میدن. کاشان میکشم هر آنکه خواهرم کشت. قشم، میدان امام قلی خان، اونجا هم شلوغ، مردم آتیش روشن کردن و موتورها رو دارن آتیش میزنن. نوبهار کرمانشاه اینترنت کاملا قطع شده. بله، گزارشات همینطور داره میرسه، اینکه تمام شهرهای ایران، شهرهای بزرگ و کوچیک ایران بر علیه حکومت جمهوری اسلامی ایستادند و تا سرنگونی کامل این حکومت وای نمیسن. از رفقای همکارم میخوام که تصاویر این اعتراضات رو پخش کنن. همکارم آکو برای تقدیم بخش کردی در استودیو حاضر میشن. برامیر 30 شهریور کرمانشاه 30 شهریور دارای نوبهار تهیه برای سیمای آزادی. مامورا در رفتم سگ فرار کردن.
تو بکن دفالن ما تو مال همینجا مامورا در رفتم استک فرار کردن.
جزیره قش آتش گرفتن موتور نیروی انتظامی. جزیره قش آتش گرفتن موتور نیروی انتظامی. خیلی لاشخورم. خیلی لاشخورم. شهریور ما سردش
ئەوە حملەیە بۆ گوردگاردی ویژە قوربانی و بەم جوانەکانی شنوویە سبە غیرەتەکانی شنوویە ئەوە سوارڕای شنوویە ئەوەش بۆ لای چوارڕای نێو شاری دروست بە سەتی شاری بۆ نێو چوارڕایەوە خامنەی مارگبار خامنەی ئەوە فەلەکەی هەڵەبجەیە شنوویە فەلەکەی هەڵەبجەیە جوانەکانی شنوویە قربانی غیرەت و بوو استدگیری من ده ما ترسي
شهرداری رو دارم میرم پایین مردم، ولی اینجا بگاهیه. یگان موتوری صاحبه، اینا یگان ندارن، ما یگان داریم.
شهریور ئەوە حملەیە بۆ گوردگاردی ویژە قوربانی و بەم جوانەکانی شنوویە شتە بەغیرەتەکانی شنوویە ئەوە سوارڕای شنوویە هاوڕێ عادڵی ئەلیاسی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەسەر خەتە. هاوڕێ عادڵ سڵاو ئەم کاتت باش. سڵاو لە ئێوە هاوڕێک ئاکۆوە مادوو نەبوونی لە هاوکارانی تلڤیزیۆنی کۆمەڵاکەم و ئەرزی سڵاوی شمەیە لە خزمەت هەموو بینەرانیەوە بەرنامە. زۆر سپاس هاوڕێ عادڵ، ئاگاداری هەواڵەکان هەیت نامەوێ بچمەوە سەر وردەکاریەکەی و خۆت حتمما بە وردی تاقیبت کردووە. ئەمڕۆ خۆپیشاندان و ناڕزایەتیەکان درێژەیان هەیە. ئیسفەهان و ورمێ، سەردەشت، دانشگاکانی تاران هەمووی هاتوونەتە سەر شەقام. هەندێک داخواز و داواکاری هەیە کە لە شارەکانی تر ئادرس و کاتی بەڕێوەچوونی ئاعترازات لەلایەن خەڵکەوە دیاری کراوە لە هەواڵەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەتەوە. ئێمەش لێرەوە بڵاومان کردەوە. زانین هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەمە چییە و پەیامت چییە؟ کاک ئاکۆ، ئەوەی کە ئێمە ئێستا ئەیبینین لە ڕاستیە ڕۆژانێکی مێژوویە کە ئێران نەتەنها لەژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی لە ماوەی 43 ساڵە، بەڵکو لە مێژووی 100 ساڵی ڕابردوویە، مێژووی پێوترێ مێژووی مۆدەرنی ئێران کە لەوێ ئاعترازاتی جەماوەری، ئاعترازاتی ئەخشاری مختلفی کۆمەڵایەتی شکلیان گرتووە، نمونەیمان نەدیوە. هەم لە ڕووی عمقی جۆغرافیاییەوە بگرە، وەسعەتی جۆغرافیاییەوە، و هەم لە ڕووی عمقی ڕادیکالیزم و نوێگەرایی لە شعار و دروشم و خواستەکانیانە. ئەنی لە هیچ دەورەیەکە
ئەمە اعترازاتێکی سەراسەری ئەلەم شکڵە بە پانتایی جۆرافیایی ئێران و بەو بەردەوامیە ئەو چەند ڕۆژە بەو شور و شۆقەوە و لە لایەکی تریشەوە ناوەرۆک و مەزمونی شعارەکانمان نەدیوە. ئەمە ئەوەمان پێڵێ کە کۆمەلگای ئێران بەگشتی بە دەرەجەی لە بلوغ گەیشتووە کە ئێتر لە نێو پۆستی کۆماری ئیسلامی دای سەپاندەوە بەسەر جەمای ئێرانە جێگەی نابێتەوە. خواست و داخوازی کۆمەڵانێکی خەڵکی پێشکەوتوو لەگەڵ دەسەڵاتێکی کۆنەپەرست. ئەم ئاخێزە جریقەیەک لە ئاسمانی ساف نەبوو هەر بۆیە. باوەڕی من ئێستا باتەوەجبەوەی کە تەداومیان پەیدا کردووە ئەو اعتراز و ناڕەزایەتیانە ئەبێ نەوعی پشتیوانیەکە جۆرێک لێ بکەین و بە تەئەکیدەوە هەڵسوڕاوان لە ناوە ڕەهبەرانی مەیدانی جۆرێک هەڵسوکەوتی لەگەڵەکەن کە ئەو بەردەوامیە بە شێوەی خۆی بمێنێتەوە یا بە شێوەیەک لە شێوەکان دەرحاڵ بمێنێتەوە. نوێگەرایی تر کە ئەم ڕووداوانەی ئەخیر ئەم ئاخێزەی ئەخیر بە ئێمە نیشاندەوە و زۆر کەس پێ ئاگادار بوو، بەڵام لێرە تەسبیت بوو ئەویش پێگەی ژنە لە هەر تەغیر و تەحوڵاتێک کە ئێستا وە لە داهاتووە لە کۆمەلگای ئێران بێتە پێشەوە. وەختی ئەڵێن کۆماری ئیسلامی شکستی هێناوە لە حاکمیەتی خۆیدا، خب تەبیعەتەن یەکێک لە ئەساسترین شاخسەکانی ئاوا ئەرزیابیەکەوەیە کە ئەو پشترە لە کۆمەلگا کە ژنان بن هەوڵی ئەدا پاسیڤیان بکە، خانەنشینیان بکە، دواکەوتوو بیان هێڵێتەوە، بیان کا بە قۆلی خۆی بە دایکی مهرەبانی ماڵەکان و مناڵ بە دنیا بێنەوە کاریان بێ. ئەوە ئێستا بوون بە مبارزترین و خەباتکارترین خەڵکانی ناو کۆمەلگا، لەسەر شەقامن، لە کونجی ماڵ نین، خەریکن شوێنە دەوڵەتیەکان و شوێنە گشتیەکان داگیرەکەن. وجا بزانە ئەو شکستەی بەسەر کۆماری ئیسلامیدا هاتووە لە چ ڕادەیەکایە. بۆیە ئێستاەوە باوەڕی نەتەنها من هەموو لێک کۆڵینەوەیە کە ئێستا لەسەر ئەو ئاخێزانە بکرێت ئەوەیە پێش بەو جوڵانەوە ناگیرێت. ئەمە بەو معنانیە بۆ شێوازی ئێستا بەردەوامی پێداکە، حتمما شێوازەکەشی بە گۆردرێ، بەڵام ئەوەی کە جێگەی گومانیە بەردەوامە بێ تەداوم پەیداکە لە شکلێکی ترا تەنانەت بەربڵاوتریش ئەبێتەوە و ئەرکی تەکتەکی ئێمە ئەوەیە کە پشتیوانی لێ بکەین لە قسەکانی خۆشتا بوو. هەر بۆیە بەڕاستی جێگەی شانازیە کە جەرەیانی ئێمە کۆمەڵۆ حزبی کۆمونیستی ئێران ژیرانەترین بەرپرسانەترین هەست و کەوتی لەگەڵ ئەو ڕووداوانە کرد، لە شوێنی خۆیدا نمایشێکی قودرەتی فراهەم کرد کە خەڵک بتوانن پێی بدا، یا بەشێک بوو لە فراهەمکردنی نمایشی قودرەتی کۆمەڵانی خەڵک لە ڕۆژێکە کە مانگرتنەکە بوو. زانرا ئەوە چەند کەسێک نی کە کۆماری ئیسلامی لە ڕاگەیاندنەکەی خۆیدا لە ڕژاوندەتە سەر شەقام و ئاشو دروست دەکەن. ملیۆنها خەڵکن، چونکە ناکرێت چاپۆشی لێ بکەی وەختی هەموو شوێنێ داخراوە ئاعتساب کراوە. هاوکاتیش کە خەڵک ڕژایە ناو خیابان ناو شەقامەکان دیار کەوت کە ئەوانش تعدادێکی کەمی ناڕازی نین کە کۆمەڵێک دەم و دەستگای ئەمنیەتی کۆماری ئیسلامی کۆیان بکاتەوە، بەڵکو ئەوەندە ژمارەیان زۆرە، وەسعەتیان زۆرە. هەموو هێزە تەیارەکانی کۆماری ئیسلامیش کە 43 ساڵە تەمرینیان پێکراوە بەرەنگاری هەلومەرجێکی ئەوە بن دەسە پاچە بوون و هیچیان بۆ ناکرێت. بۆیە ئەم ڕۆژانە بمێژوو وەسڵە بێ بەڕاستی. ئەمە لەوانەیە کتێبی لەسەر بنووسرێ، ئەمە ساڵها لێ کۆڵینەوەی لەگەڵ ئەکرێ کە بزانێ ئەم جوانبی مختلف و مثبەتەی کە ئەم ڕووداوە لە مێژووی ئێراندا خوڵکە چی بوون و ئەمە ئەبێتە دەستاوردی خەبات و تێکۆشانێک کە هەموار ئەکا درێژەی خەبات و تێکەشانی داهاتوو لە دژی کۆماری ئیسلامی. زۆر دشوارە بڵێن چی بەسەردێ، بەڵام ئەوەی کە گومانی تیانە تازە ناخەوێتەوە بە شکلێ لە ئەشکال درێژە پەیداکە. زۆر سپاس هاوڕێ عادڵ. من پرسیارێکم نییە، پێم خۆش بوو بۆ چەند خولەکێک بێت و پەیامی خۆت بڵێ. حتمما لە بەرنامەهای داهاتووی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زیاتر لەسەر ئەمە لێکدانەوە و هەڵسەنگاندنمانە بێ و کاتی زیاتری بۆ تەرخانەکەین. من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆت وتەیەکی زیاترت ماوە کە بەم قسانەی زیابکەی لە خزمەتان. نەخێر زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆ هاوڕێ عادڵ، کات خۆش، سپاس بۆی بەشداریت کرد. هاوڕێ عادڵی ئەلیاسی، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەسەر خەتا.
بەڵێ بینەرانی خۆشەویست بە شێوەی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەتتان ئاگادارن حتمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێوەش بە دوواداچوونی بۆکەن و ئاگاداری خۆشان و قیامی سەراسەری خەڵک لە ئێران هەن تقریبا زۆربەی هەرە زۆری شار و شارە گەورەکانی ئێران و شارەشکەکانی گرتووەتەوە لە مەشهەد و ئیسفەهان و تاران و تەورێزەوە بگرە هەتا شارە بچووکەکان هەمووی خۆشاون و هاتوونەتە سەر شەقام لە مەشهەد شوعاری مەرگ بۆ ڕئیسی سەر هەڵەدەن خۆپیشاندەران دەڵێن گوایەکە ڕئیسیش هەر خۆی خەڵکی مەشهەدە لە مەشە لە دایک بووە خۆپیشاندەران هاتوونەتە سەر شەقام خەڵک ڕوبەڕووی پۆلیس و دەستگا ئەمنیەکانی ئەو شارە بوونەتەوە تاقە لە خەڵکەکرێ و خەڵکێکی زۆر لە مەشهەد بریندارە شارەکانی تریش هەروەتر کرماشان پاوە ئیسلامابادی غەرب بە تەواوەتی شار شڵەژاوە و سەرهەڵدان دەستی پێکردووە و خەڵک لەسەر شەقامە لە پاوە گوایە ماشینێکی سەر بە هێزەکانی ڕژیم ئاوری تێبەر بووە لە بابۆل توپ تانک فشفشێ ئاخوند باید گۆمبەشێ وەتە دروشمی سەرەکی خۆپیشاندەران بەعام هەموو خۆپیشاندەران ساختاری سیاسی و دەسەڵاتی کۆماری ئیسلامی نیشانە گرتووە و دروشمی دژی حکوومەتیەدەن لە گەرمسار پەیکەری خومینی کە لە مەرکەزی ئەو شارە بوو دەکرێتە خوارەوە و تەندیسەکەی ئاوری تێبەرەدەن چەند هەواڵمان بۆ هاتووە لە بانەوە بەر بیمارستانی شاری بانە قەرەباڵەخە 5 کۆڵبەر دراونەتە بەر تەقەی هێزەکانی ڕژیم دانەیەک لەوان کوژراوە بەداخەوە باقیەکەی تریان هێشتا بریندارن و ئێستا لە بیمارستانی شاری بانن بەردەم بیمارستان شلوقا خەڵک تووڕە و ناڕازین وێنەکانی ئێستا بەدەست ئێمە گەیشتووە هیوادارین کە بتوانین لە مەجالێکا بینێرین بۆ هاوڕێیانی بەشی فەنی ئەو وێنانە بڵاوکەنەوە لە شاری سنا پەهباد بەسەر ئاسمانەوەیە لە بلواری نەبووەت لە شەریفاوە شەشی بەهمەن بۆمەیانی ئەقباڵ خیابانی فردەوسی تامەیانی قلاب خەڵک خڕۆشاوە لەسەر شەقامن خەڵک و هێزە ئەمنیەکان و هێزی نظامی سەر بە کۆماری ئیسلامی لە تەقابلیەکان ئەوان بە ئەسلحە و بە کلاشینکۆف تەنانەت تەقە لە خەڵکەکەن خەڵکیش بە کۆکتۆل مۆلۆتۆف بە بەر و بە دروشم ڕوبەڕووی ئەو هێزانە بوونەتەوە و تا ئێستاش ناڕزایەتی و ئاعتراز لە شاری سنا بەردەوامە پامێکمان بۆ هاتووە نووسێتی سڵاو و ڕێز بۆ خەڵکی کوردستان بنەماڵی گیان بەخکردوانی ئەمڕۆ داوا مێژوویە بە تەنیا جێ ناهێڵین مەراسمی سەرخۆشی ئەو ئازیزانە بکەین بە مەکانی ناڕزایەتی دەبێ شەیدبوونی هەرلاوێک ترس خاتە دڵی ڕژیمەوە پامێکی ترمان بۆ هاتووە هەڵبەت ئاگادارن کە هەم زۆربەی کاناڵەکانی ئۆپۆزیسیۆن زۆربەی کاناڵەکانی دژ بە کۆماری ئیسلامی پارازیتی لەسرە کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر بە زەحمەت و بە ئەسەم خەڵک ئێستا چاوی لێەکە ئێمە بۆ ئەوەی کە خەڵک بتوانن جگە لە واتساپ لە ڕێگای تریشەوە پەیام و گزارش و ڤیدۆ و وێنەمان بۆ بنێرن هەوڵەدەین ئیمەیلەکانی پەیوەندی لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران جارێکی تر بخێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن کە ئێوە بتوانن لە ڕێگای ئیمەیل و لە ڕێگای ئیمەیلەوە نامە و گزارشاتی خۆتانمان بۆ بنێرن خەتی ئینتەرنێت زەعیفە
لە بازە شوێنایەک بە تەواوی قەتعە لەوانە لە شاری بانا لە شاری سەقس لە تەلەفۆنە ڕاستەوخۆکان گوایە خەڵک کوشتە یاوە لە شاری شنۆ بە کڵاشینکۆف تەقە کراوە لە خەڵک 4 بریندار هەیە برینەکانیان قورسە لە شاری شنۆ بەڵام خۆپیشاندەران نەترساون ئەوەی کە ترساوە هێزە ئەمنیەکانی سەر بە ڕژیمن کە لە ئاخرین ئیمکاناتی نظامی خۆیان کەڵک وەرەگرن بۆی پاشەکشە بە خەڵک بکەن خۆپیشاندان و ئاعتراز کەماکان درێژی هەیە لە شاری شنۆ لە شاری سەردەشت شاری سەردەشتیش هەروە خۆپیشاندەران لە کوچە و کۆڵانەکان و شەقامی ئەو شارە درێژە بە ناڕەزایەتی و ئاعتراز دەدەن هەتا ئێستاش درێژەی هەیە پەیامێکمان لە شاری سنەوە بۆ هاتووە نووسێتی بادرود و خەسێنە بەشید ئێمروز ئاسر سەعاتێ 7:30 ببورن شاری سەقزە ئەمە ساعتی 7:30 مردم معترض سەقز در خیابانها بودند و مأموران لباس شخصی به آنها حمله می‌کردند و جوانان هیچ باکی نداشتند ئەم پەیامە ئێستا لە شاری سەقزەوە لەلایەن بینەرێکەوە بەدەستمان گەیشتووە دوێکە لە سنە حدودی 120 لاو کە ناڕازی بوون هەمویان ژێر 20 ساڵ بوون دەست بەسەر کران و ڕەوانەی زیندانی مرکزی سنە کراون کە هەمویان مەوردی زەرب و جەرح قەراریان گرتووە و لە دەموچاوی هەمویان خوێن ئەهات نزیک 120 کەس دوێکە لە شاری سنە دەست بەسەر کراون سڵاو هاوڕێیان سنە کەماکان ناڕەزایەتیەکان درێژەی هەیە تا ئەم کاتێک کە من پەیامتان بۆ نێرم خیابانی نەبووەت ئاوریان کردووەتەوە شعاری مەرگ بەر دیکتاتۆرە دەن گازی ئەشکاوەر و تەقەی گول لە هەموو ئەو منتەقەی داگرتووە وەزیەتی ئینتەرنێت زۆر خراپە و پارازیت کەماکان لەسەر کاناڵە تەلەڤیزیۆنیەکان هەیە بە پەهبادیش فیلمبەرداری لە خەڵکەکرێن و بۆی کە شناسایی خەڵک بکەن لە مەهاباتەوە پەیاممان بۆ هاتووە ئەڵێ کەماکان خەڵک لەسەر خیابانن خەڵک لەسەر جادەن و تەزاهورات و ناڕەزایەتیەکان درێژەی هەیە و تا ئێستا ئەوەندە ئاگادارین کە خەڵکێکی زۆر بریندارن بڕێکی زۆریان ڕەوانەی بیمارستان کراون تعدادێکیان لە ناو ماڵەکانە لە گەڕەک و کۆڵانەکان درگاکان ئاوەڵەن بۆ ئەوەی کە بریندارەکان بگەێننە ناو ماڵەکان و لەوێ تیماریان بکەین بەڕێزێک پێشتر تەلەفۆنی قسەی لەگەڵاکردم پەیامی بۆ ناردم هەندێک تێبینی هەیە ئەم تێبینیانە بەسەر چاو من قەولم پێدای کە لە جێگەی خۆی باسی یەکەم بەڵام ئێستا ئێمە ئەمانەوێ ڕۆماڵی هەواڵ و راپۆرت ئەو راپۆرتانە بکەین کە لە ناو خۆی وڵاتەوە بۆمان دێت لەسەر خۆپیشاندان لەسەر ناڕەزایەتیەکان هەڵوێستی لایەنە سیاسیەکان دوایی چی ئەکەن چه بڕیارێگەدەن ئەگەرم ناڕەزایەتیە بخەوێتەوە یا درێژێ هەبێت چی ئەبێت ئەوە باسی ڕۆژانی داهاتوومانە بێت ئێستا ئەمانەوێت کاتی تەلەڤیزیۆن و بەتایبەت بەرنامەی ڕاستەوخۆ تەرخام بکەین بەوەی کە ڕۆماڵی راپۆرت و هەواڵەکان بکەین بۆیە داواکەین لەم بەڕێزە خۆشەویستە تێبینی و بۆچوونەکانی دانێت بۆ کاتی گونجاو لە مرودەشت لە ئوستانی فارس ئەوانیش ناڕەزایەتیەکەیان دەستی پێکردووە ئەوانیش هاتوونەتە سەر شەقام بە هەمان شعاری کە لە باقی شارەکانە درێت تو تانک فێشفشێ ئاخون باید گوم بشێ مەرگ بەر دیکتاتۆر مەرگ بەر خامنەی و ڕەیسی هاتوونەتە سەر شەقام لە شاری مرودەشت
لە لاهیجان لە شمال ئێران نەتەرسیت ما هەمێ بە هەمەستیم بەو دروشمەوە هاتوونەتە سەر شەقام درێژە بە ناڕەزایەتی و خۆپیشاندانەدەن. ئێمە بینەرێکمان زۆر باشە ئێمە ویدۆیەک بڵاوەکەینەوە دوای ئێمە میوانێکمان ئەبێت کە لەسەر دوایین ڕووداوەکانی بە تایبەتی کوردستان هەندێک ئامار و ئەرقاممان پێدات. بینەری ویدۆیەک بن دێنە وڵاتان. در طی بیش از 40 سال جمهوری اسلامی سعی کرد با تحمیل حجاب اجباری هم پایه‌های ایدئولوژیک خود را محکم کند و هم بدن و هویت زن را کنترل و سرکوب کند. مبارزه علیه حجاب اجباری همواره مانع به چالش کشیدن قدرت و وجود رژیم ایران بود و هست. به شک حجاب اجباری اصلی ترین صحنه روی زنان با جمهوری اسلامی بوده و هست. امروز زنان در ایران با جسارت بی‌بدیل حجاب اجباری خود را در میدان ها می‌سوزانند. از کارخانه تا مغازه داران، از دانشجویان تا معلمان، همه در پیرامون مبارزه زنان متحد شدند. درود بر این اتحاد رژیم ایران برای تمامی خونخواهی که ریخته است محکوم به فروپاشی است. ما یعنی نان و گل سرخ از ترکیه برای مبارزه شما درود میفرستیم. ما امیدواریم که شما پیروز میشوید. درود بر همبستگی خواهرانه. درود بر مبارزه بر حق زنان ایران. بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش بەڕێز ژیلا مستاجرمان لەگەڵایە ئەندامی بەڕێوەبەری ڕێکخراوی هەنگاو. سڵاو ئەم کاتت باش ژیلا خانم. ڕێز و سڵاو بۆ ئێوەیش ماندوو نەبن شەوێکی شاد. سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد و لەم بەرنامە ئێمە بە شێوەی ڕاستەوخۆ بەشدار بووی. ژیلا خانم دوایین ئامار لە برینداربوون لە کوژران لە تێکەڵچوونەکانی ناو کوردستان چییە ئەگەر بە ئەرک نەبێت بە ئێمە و بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵی ڕاگەیەنی؟ تکایە لە ڕاستیە لە ڕۆژی شەمەوە لە کاتی بە خاکسپاردنی تەرمی خاتوژینە ئەمینی لە شاری سەقز لە گۆڕستانی ئایچی کە دوا بە دوایەوە ئاڵۆزیەکان دروست بوو لە کوردستان و لە شاری سەقز ئاڵۆزیەکان دروست بوو و کێشرایە بە شارەکانی دیکەی کوردستانیش شاری سنە، شاری مەریوان، کرماشا، ئورومیە و زۆر یەک لە شارەکانی دیکەی کوردستانی گرتەوە تا ئێستا 7 کەس لە خۆپیشاندەران و ناڕازیان بە تەقی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانی ئێران هێزە چەکدارەکانی ئێران گیانیان لە دەستداوە. 2 کەس لەم هاوڵاتیانە خەڵکی شاری دیواندەرە بوون بەڕێز محسەنی محەممەدی کاکفوادی قەدیمی کە ئەم بەیانیە لەو ڕۆژەوە لە ڕۆژی دووشەمەوە هەتا ئەم بەیانیە لە کۆما بوو لە یەکێ لە نەخۆشخانەکانی شاری سنە و ئەم بەیانیە بەداخەوە گیانی لە دەستدا. دوێنێ شەو لە شاری ئورومیە فەرجاد دەرویشی تەمەن 23 ساڵ بە تەقی ڕاستەوخۆ گیانی لە دەستدا لە ڕێگای نەخۆشخانە. لە شاری پیرانشار کوڕەکی تەمەن 16 ساڵە زەکەریا خەیاڵ بە تەقی ڕاستەوخۆ گیانی لە دەستدا. لە شاری سەقز فەرەیدونی مەحمودی تەمەن 33 ساڵ بەداخەوە گیانی لە دەستدا. ئەمانە هەمووی بە تەقی ڕاستەوخۆ بوونەوە. لە ئەمڕۆ دوێنێ ئێوارش کە لە شاری کرماشا خۆپیشاندانەکان بە شێوەی خۆڕسک بەردەوام بوو بەداخەوە لە ئاکامی توندوتیژی هێزە ئەمنیەکان خاتو مینو حەیدەری تەمەن 55 ساڵ گیانی لە دەستداوە. ئەم بەیانیە زانیاریەکان بەدەستی ئێمە گەشتوە بڵاومان کردو.
تا ئێستا 7 کەس بە دیاریکراوی ناوەکانیان ڕوون بووەتەوە بۆ ڕێکخراوی ئێمە، بەڵام بەپێی ئەو توندوتی ژیانە کە دەکرێت لە شارەکانی کوردستان ئەو هەڵچوونانە ئەو شێوە بەرەنگار بوونەوە و ئەو تەقەکردانە کە هێزە چەکدارەکان بەڕۆڕووی خەڵکی دەکەن بە دڵنیاییەوە ئاماری کوژراوەکان زیاترە، هەروە کە خودی دادستانی کرماشان ئەمڕۆ لە کرماشان تاکیدی کردە خۆ تا ئێستا 1 کەس ناسنامەکەی بۆ ئێمە ڕوون بووەتەوە. لە لایەکی دیکەوە جیا لە ئەوانەی کە گیانیان لەدەستداوە بەشێکی زۆر لە خەڵک بریندارن و بریندارەکان بەشێکیان ئەوەندە قورسە کە برینەکانیان چوونەتە نەخۆشخانە، لە نەخۆشخانەکان بەستەرین، لە شاری مەهاباد، لە شاری بۆکان، لە شاری سەقز، لە سنە مەریوان، هەموو ئەمانە برینداری حاڵخراپی تێدایە کە بەشێکیان بۆ نمونە ئەو کەسانی کە لە شاری سەقز بریندار بوون تا ئێستا گوازراونەتەوە بۆ شاری تەورێز، بریندارەکانی شاری بۆکان کە منداڵێکی تەمەن 10 ساڵیشیان تێدایە لە بەشی چاوەدێری چڕ ڕاگیراون. بەشێک زۆر لە بریندارەکان گوازراونەتەوە نەخۆشخانەکانی ئورومیا کە ینی پێداویستی ئەو پێداویستیانە کە بۆ زین و ڕاگرتنیان هەیە لەوێ دەست دەکەوێت. بەشێکی دیکە لە بریندارەکان بە تفەنگی ساچمەیی بوونە، ئەمانە لە ترسی ئەوەی کە شناسایی نەکرێن تا ئێستا بەشێکی زۆریان نەچوونەتە نەخۆشخانەکان، سەردانی ناوەندە دەرمانیەکانیان نەکردە لەبەرەوەی هەموو ناوەندە دەرمانیەکان هێزە شخصیەکان ینی بە چڕۆپڕی گرتوویانە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی ساچمە بەریان کەوتووە بەکو شناساییان کەن و لە ئاکامە دەست بەسەریان کەن. بۆیە خەڵک بەڕاستی حاڵی بریندارەکان باش نییە، ئلتهابێکی زۆریان هەیە ئەوانەی ساچمەیان بەرکەوتە لەبەر ئەگەر وێنە و ڤیدۆکانتان سیر کردبێ بەڕاستی بێڕەحمانە خەڵکیان داوەتە بەر ساچمە و فیشەک و گلولە و بریندارەکان جێگای مەترسین هەندێکیان. دکتور و پزیشکەکانیش تا ئێستا بە شێوەی خۆبەخش لە خزمەت خەڵکا بوون، بەڵام هەندێکیان شناسایی کراون لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هەڕەشیان لێکراوە کە نابێ بە هیچ شێوە بچنە ماڵی هیچ هاوڵاتیەک بۆ ئەوەی کە ساچمەکانیان دەربێنن. بۆیە ئێستا خەڵک بە تایبەت لەم 2 ڕۆژە ئەخیرەیە خۆیان بەو کەرەستە سەرەتاییانە کە لە بەردەستیانە هەوڵەدەن ئەو ساچمانە دەربێنن، لەبەرەوە ئەگەر دەرینەهێنن مەترسی گیانیان بۆ دروست دەکا. وەزعی بریندارەکان بەڕاستی هەم ئەوانەی کە لە نەخۆشخانەکانن هەم ئەوانەی کە لە ماڵەوەن هیچ باش نییە. بەشێکی دیکە لە وەزعەتەکەی کوردستان ئەو کەش ئەمنیە کە دروست کراوە، ئەو هێرشانەیە کە بۆ سەر خەڵک دەکرێت، ئەو هێرشانە کە لە کاتی خۆپیشاندانەکان و ناڕەزایەتیەکان و حتا لە کاتی بەخاکسپاردنی تەرمی خاتوژینە لەسەر قەبران بۆ سەر خەڵکرا بە توندوتیژیەکی زۆرەوە و بە بێڕێزی داوای لێبردنم هەیە بە بێڕێزیەکی زۆرەوە خەڵک دەست بەسەر کراوە. تا ئێستا بەشێکی زۆر لە دەست بەسەرکراوان ئازاد نەکراون، ینی زۆر بە کەمی ئازاد کراون. ئەوانش کە ئازاد کراون هەڕەشێکی زۆریان لێ کراوە، ئێمە قسەمان دەکرد لەگەڵیان دەیانوت ئەشکەنجەیەکی زۆر کراوین لەبەرەوەی ئەوەندە بترسێنرێن کە بۆ ڕۆژانی دواتر یا مانگرتن یا خۆپیشاندانەکانی دواتر کە احتماڵی هەیە بەڕێوە بچێ ئێمە نەبێرین بەشداری بکەین. ئەوانش کە تا ئێستا ئازاد نەکراون جگای ئاماژەیە بەشێکی زۆریان منداڵی ژێر 18 ساڵن. ئەو جۆرە کە ئێمە قسەمان دەکرد هەتا ئینتەرنێت هەبوو لە ڕۆژهەڵات وە پەیگیرمان دەکردەوە بە بەڵگە ئەمان هەویست بیسەلمێنین، بەشێکی لەم منداڵانە یا لەم دەست بەسەرکراوانە لە کاتی دەست بەسەرکرانەکە بریندار بوون. ئەمە جێگەی زۆر نگەرانی بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ بنەماڵەکانیان بە تایبەت دروست کردووە. تا ئێستا چەندین جار بە تایبەتی لە شاری سەقز بنەماڵەکان سەردانی ئیتلاعات و ئیتلاعاتی سپا ناوەندە ئەمنیەکانیان گرتووە، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ جوابێکیان وەرنەگرتووە. تەنانەت نازانرێ ئەو ناوەندە ئەمنیە کە ئەم کەسانەی دەست بەسەر کردووە کوێیە هەتا سەردانیان بکەن. هەر ڕۆژێک لە نێوان ناوەندە ئەمنیەکان دادگا و زیندان بەداخەوە پاسکاری دەکرێت بە بنەماڵەکان، ڕۆژێک داوای بارمتیان لێ دەکەن، ڕۆژێک دەڵێن لێرە نین و ئەمە زۆر جێگای نیگەرانی دروست کردووە. خەڵک نازانە منداڵەکانیان ماون، مردوون، بریندارن، چیان لێ بەسەردێ. بەشێکی دیکە لە زەخت و زۆرەکان هەل لە ڕۆژی برینداربوونی خاتوژینە ئەمینی کە لە تاران ڕادەگیرا لەسەر ڕۆژنامەوانان دروست بوو، بە تایبەتی لە ڕۆژی شەممە بەولاوە زۆر زیاتری کرد. تا ئێستا چەندین چالاکی میدیایی، چەندین چالاکی فەرهەنگی و مەدەنی و لە نێوانیاندا زۆربەی چالاکانی ژنان لە شاری سنە، مەریوان و سەقز یا دەست بەسەر کراون
یا ئەوەی کە بە شێوەک لە ماڵەوە حەبس کراون مۆبایل و کەرستە پەیوەندیەکانیان لێ وەرگیراوەتەوە ئیزنیان نییە لە ماڵەوە بێنە دەرەوە. لە شاری سنە ئەندامانی بەڕێوەبەری ڕێکخراوی ژنانی دیوانۆ بە هەموویانەوە دەست بەسەر کراون چەند ڕۆژە هیچ کەس ئاگاداری وەزعیان نییە نازانن لەکوێ ڕاگیراون. ئەمڕۆ لە شاری سەقز ئەندامانی دەستەی تقریبان بڵێن نووسەرانی ئاژانسی هەواڵی مکریان بەڕێز کاک مەسعودی کورتپور براکەیان کاک خسرۆ کورتپور و دوو کەس لە ڕۆژنامە نووسەکانی ئەم ناوەندە بە ناوی خاتوو مەرزیە تەلایی و ئاغای خەتیبزادە بە شێوەی هاوکات هێرش کراوەتە سەر ماڵەکانیان لە ماڵی خۆیان دەست بەسەر کراونەوە تا ئەم دقەیە هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەسان نییە. بەشێکی دیکە لە زەختەکان لە کوردستان بەڕاستی لەو کاتانەیە کە خۆپیشاندانەکان بەڕێوە دەچێت هەر ئێستا کە من لەگەڵ ئێوە قسە دەکەم خۆپیشاندانەکان لە هەموو شارەکانی کوردستان بەردەوامە توندوتیژیەکی ئەجگار زۆر هەیە لە شاری شنۆ تەقەیەکی زۆر کراوە بەپێی ئەو فیلم و ڤیدیۆانە کە لە بەردەست ئێمە هەیە و بڵاو کراوەتەوە ئامارمان هەیە 4 تا 5 کەس تەقەی ڕاستەوخۆ لەسەر سنگیان کراوە برینێکی زۆر قوڵیان هەیە خوێنێکی زۆریان لێ ڕۆشتووە ئەو جۆرێکە ئێمە پەیوەندیمان هەبوو چەند کەسێکیان لەوانەیە نەتوانن بەرگە بگرن و لەوانەیە لە ژیاندا نەمێنن تا ئێستا. لە شاری پاوە هەروەها توندوتیژێکی زۆر کراوە ئێوارە دوای کاتژمێر 5 کە خۆپیشاندانەکان بەڕێوە چوو تەقێکی زۆر لە خەڵک کراوە بەداخەوە لە شاری پاوەوە دەوروبەری تا ئێستا ئینتەرنێت بە تەواوەتی بچراوەوە هیچ پەیوەندیەک لەگەڵ خەڵک ناتوانین بگرین. لە شاری سەقز هەر ئێستا من کە ئەم هەویست قسە بکەم لەگەڵیان زۆر تەکیدیان کردەوە وتیان دەنگێک زۆر دەبیسترێت لە ناو شار بەتایبەت لە گەڕەکی کەریماوە بەرەنگاری خەڵک دەبنەوە و بەشێک لە خەڵکیش دایانوت جگە لە بەرەنگاری خەڵک لەگەڵ ینی هێزە ئەمنیەکان کە ڕوبەڕۆی خەڵک دەبنەوە وا دیارە کە سپا و ئەرتش لە گەڕەکی کەریماوە خۆیان تەقە لە یەک دەکەن و ئەمە جێگای نیگەرانیە چون دیسان لەو بینێ هەر خەڵک دەبێ بە قوربانی. بەو وەزعێتە کە ئێستا لە کوردستان هەیە چاوەڕوان دەکرێت قوربانیەکان ئەم شەو زۆر بن بریندارەکان ئەوانەی کە لەوانەیە گیانیان لە دەست بدەن بەداخەوە و ڕێژەی دەست بە سەرکرانەکانیش بێ حەد زۆرە. زۆر سپاس بەڕێز ژیلای مستاجر وەک دوایین پرسیار هیچ ئامارێک دوایین ئاماریە باشتر وایە بڵام دوای ئامار وتت کوژراوەکان 7 کەسن بریندارەکان چەند کەسن؟ ئێمە لای نیوەڕۆ پێشەوەی کە ئەم خۆپیشاندانەکانی ئەمڕۆ دەست پێکاوە بریندارەکان ئاماریان بگرین ینی پێش سعات 5 ئەمڕۆ راپۆرتێکی گشتیمان بڵاو کردو پێنجەمین راپۆرت بوو لە ڕۆژی شەممە بەولاوە ئەو پەیوەندیانە کە ئێمە هەمانەوە بە دوواداچوونەکان کردومانەوە بەڵگەکان لە لامان هەیە تا ئێستا زیاتر لە 500 کەس دەست بەسەر کراون لە هەموو شارەکان لە پارێزگای ئورومیە پارێزگای سنە پارێزگای کرماشان و پارێزگای ئیلان بە هەموو شارەکانیەوە لەبەرەوەی لە بۆ نمونە دوێ شەو لە ماکوو بازرگان خۆپیشاندان بوو و بریندار هەبوو و هەروەها لە ئابدانان لە خوارەوەی کوردستانیش دیسان هەر خۆپیشاندان هەیە لەم مەودایە ئێمە هەوڵمان داوە زانیاریەکان بەدەست بخەین 500 کەس دەست بەسەر کراوەوە زیاتر لە 450 کەس بریندار هەیە بە دڵنیاییەوە زیاتر کەمتر لەم ئامارە نییە بەڵام دڵنیان کە زیاترە لەبەرەوە لەو ڕۆژەوە پەیوەندی ئینتەرنێتی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێگەی تەلەفۆنەوە زۆر زەحمەت دەکرێت و حتمما نیگەرانیەکان ئەوەیە کە کوشتار و جنایەتێکی زۆر خراپ لە کوردستان خەریکە ڕوەدا. زۆر سپاسەکەم بەڕێز ژیلای مستاجر ئەندامی بەڕێوەبەری ڕێکخراوی هەنگاو سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد. بەڕێزن سپاس بۆ یۆشماندوو نەبن. کات خۆش سەرچاو. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دوایین زانیاریەکان بوو لەسەر دەستگیرکراوان بریندارکراوەکان و کوژراوەکانی کوردستان هەرچەند بە شێوەی لە بەرنامەی ڕاستەخۆی ئەمە ئەمانە هەمووی ڕنگدانەوەی بوو ئەویش لە زمانی یەکێک لە ئەو کەسانەی کە بە دوواداچوون دەکات لە ڕێکخراوی هەنگاوەوە لە زمانی ئەویش زانین دوایین زانیاریەکان چییە کلیپێک ببینین دێنەوە وڵاتە.
شهری سقز 31 شهری سر 4 آزادی جزیره قش آتش گرفتن موتور نیروی انتظامی. جزیره قش آتش گرفتن موتور نیروی انتظامی.
بەڵێ بینەرانی عەزیز دووبارە سڵاوتان لەبێت. ئازیزان هەروەک هەمووتان ئاگادارن ئەمڕۆ چوارشەمبە 30 مانگی خرمانان لە زۆربەی شارەکانی ئێران خەڵکی ئازادی خواست دژ بە کوشتنی مەحسا ئەمینی بۆ سێومین ڕۆژی بەردەوام هاتنە سەر شەقامەکان و ناڕەزایەتی خۆیان دەربڕی و خەڵکیش لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون و زۆربەی خەڵکیش دەست بەسەر و بریندار کران. لەلایەکی تریشەوە خۆپیشاندان و ناڕەزایەتی خوێندکاران لە زانکۆکان هەروە بەردەوامە لە زۆربەی شارەکان و تێکەڵچوون لە نێوان بەسیجیەکانەوە لەگەڵ خوێندکاران ڕوویداوە. ئێمە بۆ تاوتوێکردن و هەڵسەنگاندنی ناڕەزایەتیەکانی ئەمڕۆ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کویتی ناوەندیمان لەگەڵا. هاوڕێ حەسەن دووبارە بەخێر بێت بۆم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە. هاوڕێ حەسەن با لە پێشدا بینە سەر کوردستان. هەر خۆشتان ئاگادارن ئێمە بە لەحزە هەواڵەکانمان بۆ دێت. شتی تازە ڕووداوی تازە لەسەر کوردستان چییە باسکەی بمان؟ ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە تازە بێت دەتوانم ئاماژە بەوە بکەم کە کۆمەڵێک شاری دیکە لە دوێنێ ئەو ڕۆکەوە بە مانگرتنەکان و جیا لە مانگرتنەکان بە ئەو ناڕەزایەتی سەر شەقام پەیوەست بوون کە ئەتوانم بڵێم لە ناڕەزایەتیەکانی تا ئێستای کوردستانە بە نەوعێک کەم بەشداربوون یا دابڕاو بوون و هەر ئەم شەوەکە مثلەن بەشێک لەو شارانە بۆ نمونە شنۆ سەردەشت پیرانشەر دوێنێ شەو کە چالاکانە بەشدار بوو بەداخەوە گەنمەخکردوویەکیاندا هەروەها پاوە ئەو شارە تازانە بوون کە لە ئەرزی ئەم یەک دوو ڕۆژەیە پەیوەست بوون زۆرتر ئەم شەوەکە شنۆ و سەردەشت و پاوە پەیوەست بوون و زۆریش بربەرەکانێکە زۆر تون بووە لەو سێ شارە. لە شارەکانی دیکە کرماشان هەر تقریبان زوو دەستی پێکرد سنە زوو دەستی پێکرد سەقز ئینترنێت قەتع بوو بێزگەل لەوە هێزێکی زۆریان ڕژاندە بووە ناو شەقام و کۆڵان و شوێنە ئەسڵیەکانەوە کە لێ نەگەران بوون. ڕژیم شایعەیەکی بڵاو کردبووەوە کە ئەم شەوەکە هێزی پێشمەرگە گوایە دێتە ناوشار و ناوشارە کەس نێتە دەرەوە نوێرەی پێشمەرگەیە. ئەو نوع شایعات و درۆ دەلەسانەیە کە دەستگاکانی ئیتلاعاتی جمهوری ئیسلامی بیری لێکەنەوە بۆ بەرگریکردن لە حزوری خەڵک لە ناڕەزایەتیەکانە هەر جارێک شایعەیەک و درۆیەک بڵاوەکەنەوە. هیچ لەو شایعانە ئەوە بوو ئەمڕۆکە لە سەقز بەڵام تقریبان لە نزیکی سعاتێک لەوە پێشەوە یا ساعت و نیوە لەوە پێشەوە لە سەقزا زۆر بە توندی ناڕەزایەتیەکان ئیدامەی هەیە و ئەوان ڕاستەوخۆش تەقەل لە خەڵکەکەن لە سنە لە سەقز لە مەهاباد یعنی تقریبان ئەتوانم بڵێم ئێستا هیچ شارێکی کوردستان نییە کە بەم ڕاپەڕینە جەماوەریەی کە دوای مانگرتن دەستی پێکردووە پەیوەست نەبوو بێ و لە سەرتاسەری کوردستانە ئەو ناڕەزایەتیانێ لەسەر شەقام هەیە بەڵام بەداخەوە هەم تەلەفاتی گیانی هەیە بە نسبەتی ئەوەی کە لە کوردستانە بە جەمعیەت ئەگەر حسابیکەی بەهەرچی حسابێکی لەگەڵ کولی ئێرانە زۆر کەمترە بەڵام تەلەفات لە کوردستان زۆرە هەم گیانبەختکردو زیاترە هەم بریندار زۆرترە و هەم دەستگیریش زۆرترە. بەڵێ کاک حەسەن بۆ خۆت ئیشارەت پێکرد لە کوردستان زیاترە خۆشتان ئاگادارن هێزە ئەمنیەکان زۆر بێبەزەیانە زۆر بێڕەحمانە هێرش دەکەنە سەر خەڵکو و ڕاستەوخۆ تەقە لە خەڵک دەکەن. هۆکاری چییە بۆ لە کوردستانەوە؟ بە باوەڕی من هۆکاری بۆ یەکەم ڕۆژەکانی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی دەگەڕێتەوە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە هەر لە شەڕی داسەپاوی جمهوری ئیسلامی بەسەر شاری سنەیە کە بە نەورۆزی خوێناوی ناوی دەرکرد هەر بەنایەکی گەورە کە بە تێکڕا خەڵکی کوردستان بە ڕێفراندۆمی ئاونا لە 12 فەروەردی ناوتیان هەر بە خەباتێکی مەدەنی کە لەم بەشە لە کۆمەلگای ئێراندا شقڵی گرت و هەروەها تەنها شوێنێک کە بڕیاری جیهادی تێدادرا کوردستان بوو لەلایەن خومەینیەوە بە هەمووی بەو هۆکارانە دەگەڕێتەوە. لە پەنای ئەوانەدا مەقاومەتێکی سەرفرازانە تا ئێستا لە کوردستانە ئیدامەی بووە. کوردستان منتەقەیەکە کە سەریدان نەنەوان بۆ جمهوری ئیسلامی. کوردستان شوێنێکە کە خەباتی چەکداری و مەقاومەتی چەکداری تێدا ڕوویدا. کوردستان شوێنێکە کە مەڵبەندی ناڕەزایەتی کرێکاری وەکو ئەوەڵی مانگی مەیەکان و وەکو هەشتی مارسەکان و خەباتی چینایەتیکی ڕاستەوخۆ لەگەڵ جمهوری ئیسلامی بووە. کوردستان مەڵبەندی مانگرتنە گشتیەکانە کە ئەم مانگرتنی ئەم سەفەرە بۆ خۆی بوو بە هەوێنی ئەو یەکگرت و یەک گەورەیە کە
لەناو خەڵکی کوردستانە دروست بوو و تەنانەت شوێنەکانی تریش ئێرانیش بەوە هاتن بە مەرجی مەحسا و بۆ مانگرتنەی کە لە دژی قەتڵی مەحسا ڕوویدا بە هەمووی ئەوانە بۆیە بە هەمووی ئەو هۆکارانەوە کە ئێمە چاو لێ بکەین جمهوری ئیسلامی ڕقێکی تایبەتی لە کوردستانە. ئەو تاریخی کە عەرزم کردی بە ئیزافەی ئەوەی کە ئێستا ئەگەر کۆمەلگای ئێران هاتووەتە سەرخەت هۆکارەکەی بە کوردستان دەزانێت، هۆکارەکەی بەوە دەزانێت کە لە واقعدا جەرەقەی ئەم ناڕەزایەتی لە کوردستانەوە لێدرا، کوردستان شقارتەکەی لێدا ئاگرەکەی کردەوە و ئەم ئاگرێت تەشەنەی کرد بۆ شوێنەکانی دیکە. جمهوری ئیسلامی بە باشی ئەوە دەزانێت و خەڵکی ئێرانیش ئەوڕۆکە درۆشم دەدەن و شعار دەدەن و کوردستان سپاست دەکەین، کوردستان سەنگەری ئازادەکان، کوردستان سەنگەری ئینقلاب. هەر ئەو بەشێک وەختی خۆی جمهوری ئیسلامی وای تەڵقین کرد بوو بۆ خەڵکە کە ئەمانە تەجزیە تەڵەبن، ئەمانە ئاژاوە جێڕن، ئەمانە خەریکن تەمامیەتی مقدەسی ئەرزی ئێران بخەنە خەتەرەوە. بەڵام ئەمڕۆ کە خەڵکی ئێرانیش لەیان حاڵی بوو کە ئەو درۆ دەلەسانە و ئەو کلی لە ملکردمانەی کە بۆ سەر کوردستان دەیکرد ئیتر ئەمانە ئەمڕۆکە دەوری نەماوە. بۆیە تووڕەیی جمهوری ئیسلامی لە واقعدا لە تاریخێکی 43 ساڵەیە، لە مقاومەتێکی سەربەرزانەیە، لە ئەزمونهایەکی شۆڕەژگێڕانە و یەکگرتوانە و خەباتکارانەیە کە لە کوردستان هاتووەتە ئاراوە و مزافەن ئەم ئاخرین حرەکەتەی ئەخیریش کە دوای ساڵی 98 دەتوانم بڵم جەماوەری ترین حرەکەتێکە کە ئێستا تەنانەت لەوەی جەماوەری ترە هۆکارەکەی بە کوردستان دەزانێت. هەر بۆیە کانێ خشونەت لێرە زۆر بێبەزەیانەیە بە ئەسلحەی نیوە قورس تەقە لە خەڵک دەکەن لەسەر بانک و مەراکزی ئیداری و لەسەر چوارڕێکان و لە شوێنە ئەسلیەکاندا خەناس بەدەستیان داناوە، بە تیربار تەقاکەن لە خەڵک. هێزێکی پۆشتەی زۆر و زەبەنی جلڕەشەکانیان هێناوەتە سەر شەقامەکان و فەرمانی ئاتەشیان پێ، ئاتەش بە اختیارن، ئەوەی کە کاتی خۆی خامنەیی وتی جارێکە لە ئەوە ئاتەش بە اختیار بن بۆ سەرکوتی مخالفین، دقیقاً خەریکن ئێستا ئەوە دەکەن. بۆیە بە باوەڕی من ئەو ئاستە لە خشونەت و سەرکوت و ئەوەی کە لێرە بەکار دەبرێ هێستا لە ئاستی ئێرانە بەکار نابرێ. ئێستا ئێمە دەبینین مەسەلەن مەئموورێک لە بەرەو ڕووی تەزاورات دەبێتەوە شۆکری پێەیە، ئەوانی دیکە باتۆمیان پێەیە، بەوانە خەریکن ناکەنیا ماشێنی ئاوپاشیان پێەیە، بەڵام لێرە خەبەرێک لەوانە نییە. ئەسلحەی گەرم ڕاستەوخۆ بە سینگی تەزاور کنندەوە ئەوە لە پاوە ڕوویداوە لە بەتایبەت لە سەقز و لە شنۆ ئەمڕۆکە زۆر بەرجەستە بووە لە سەردەشت ئەکسی تەکتیرەندازیان نیشاندا کە لە سەربانێکەوەی خەریکە تەقەلە و خەڵکاکە بە بەردەمیا دەڕۆن. هۆکارەکەی بە باوەڕین بۆوانە دەگەڕێتەوە. بەڵێ بابینە سەراسەریەکەی کاک حەسەن ڕووداوەکانی سەراسەری چۆن دەبینە چییە تا ئێستا؟ ئەمڕۆکەی ئەترازەکان بە دانیشگای تاران دەسی پێکرد. یەکەمین خەبەرەکان لە دانیشگای تارانەوە هات بە دوای ئەوەدا بەرین بووەوە. مەسەلەن دانیشگایە کە دانیشگایکی حکوومەتیە، بەو مەعنا دانیشگای ئیدۆلۆژیە، دانیشگای زەهرا، وەکو چۆن دانیشکدەی ئیمام سادق دانیشگای ئیمام سادقیان هەیە کە بەشێکی بەرچاو لە نخبەی فکری جمهوری ئیسلامی لە سپای پاسدارانە، لە وەزارەتی ئیتلاعاتە ئامۆزش دیدەکانیان لەوێەوە لە دانیشگای ئیمام سادقەوە داهاتن. دانیشگای زەهرا یەکێک لەو بە ئیسلاح دەبێ بەوانە بڵێ دانیشگا ئەوانە پەروەرش دەهەندەی فکرێکی نەخۆشن، ئەوانە دانیشگانی بە معنای علمی و زانستیەکەی. یەکێک لەو شوێنانەیە کە نخبەی فکری بۆ جمهوری ئیسلامی پەروەردا کرد. ئەو ڕۆکە ئەوەیەک لەو جێگایانەیە کە بە اعترازی دانیشتووەکان پەیوەست بووە دانیشگای زەهرایەکە مستەقیمەن سەر بە جمهوری ئیسلامی و بنەماڵەکانی ئەوانە. ئەمە چیمان پێنیشانەدا؟ ئەوەمان پێنیشانەدات کە بنیادەکانی جمهوری ئیسلامی نەک فەقەت لەلایەن خەڵکێکەوە کە ناڕازین، بەڵکو تەنانەت لەلایەن کەسانێکیشەوە کە مستەفید بوون لەم حکوومەتە، لەلایەن ئەوانەیشەوە ئەمڕۆکە چوەتە ژێر پرسیارەوە. ئەوەمان پێنیشانەدا. بێجگەلەوە ئاستی ناڕەزایەتیەکانی ئەم شەوەکە بە نسبەتی شەوانی پێشووتر دوێنە شەو پێرێ شەوەکە ئەوەندەی کە بەراورد دەکرێت و ئەوەندەی معلوماتەکانیش دێت تقریباً دەتوانم بڵم هەموو شارەکانی ئێرانی گرتوێتەوە. جارێ ئەو شارانەی کە ناوەندی سیاسی و اقتصادین تاران بۆ خۆی مەشهەد، تەورێز، ڕەزاییە، کرماشان، شیراز، ئیسفەهان، ینی شارە گەورەکان هەمویان بەم ئەترازاتانە پەیوەست بوون. ئێمە زایدان پەیوەست بووە. ئێمە لە بیرمان نەچێ لە دەیمانگی 96 و لە ئابانمانی 98 ئەو ئاستا لە شارە گەورەکان بەم ئەتراز و ناڕەزایەتیانە پەیوەست نەبوون. مزافەن ئەوەی کە بازەمێژ لە بیرمان نەچێت کە ئەبعادی ئەو خۆڕێخستنەی کە ئەم ئێستا
لە ئەم ناڕزایەتیانەیە بەرچاوکەوێ لە ناڕزایەتیەکانی دیکەدا بەو شکڵە نەبوو. وردە من هەست دەکەم کە ئەم ناڕزایەتیانە خەریکە سەرپەیاکە، شعارەکان خەریکە واحد دەبێت، لە شعارهایکی پەراکەندە دێتە دەرەوە. ئەوە تایبەتمەندیهای ئەم دەورێ. بێزگەلەوە ئێوە گەرچاو لێ بکەن لە بەرابەر هێزەکانی خودی جمهوری ئیسلامیدا تا ئێستا چەندین ناوەند تەسەڕف کراوە لە ئامۆل، لە ڕامسەر، لە چەند شاری دیکە کە باس کراوە، فەرمانداری، شارەداری، ناوەندهای حکوومەتی کەوتەتە اختیاری خەڵکەوە. ماشێنی هێزە سەرکوتکەرەکانی جمهوری ئیسلامی سووتێنراوە، لە چەند جێگادا لە مەئمورانی پۆلیس و بەکرێگیرا و ئەوانەیان داوە و خەڵک دەبینرێن سەحنەکانیان و ئەوانە لە چەند جێگادا پەیوەستبوونی هێزەکانی ڕژیم بە خەڵکەوە دەبینرێ. ئێمە لە حرەکەتەکانی پێشوودا ئەمانەمان نەبوو، ئەمانە هەمووی پەدیداهایکی تازەیە. ئەوە نیشانەی ینی لە واقعدا بێئەتمادی دروستبوون لە ناو هێزەکانی جمهوری ئیسلامیە، سستبوونی پایەکانی دەسەڵاتی جمهوری ئیسلامی دەبێ بە باعثی ئەوەی کە ئەو هێزانەی تر بالاخره ناو جامعەیەدان خانەوادەیان هەیە کە ڕاستە لە کوی فلان جێگای سپای پاسداران، بەڵام آخر ئەو کوی سپای پاسداران لە تاران و شارەکانی دیکە چەندێ بەرگی ئەو خەڵکە دەگرێت. ئەوتێک کە ئەو سێڵاوە هەڵسا ئەوانی بیر لەوە دەکەن و بیر لە ژن و منداڵەکانیان دەکەنەوە. خۆ لە کاتی تنگانەدا جمهوری ئیسلامی دانەی سەرانی ئەرتەش و سپاوەوەی بۆ دەرناکرێت. ئەوان لە فکری خۆیاندا دەبن ئەگەر شتێکی وە بێتە پێشەوە کە تەسەور دەکرێت بێتە پێشەوە. زمانی شامان لەبیرەیتر شا سەگەکەی لەگەڵ خۆی برد، بەڵام هۆیدایەکە 14-15 ساڵ نەخۆز وەزیری بوو لە زیندانە هێشتی وەکەوتە دەست نەخۆشێکی وەکو خەڵخاڵی ئەدامی کرد. بۆیە بۆ ئێستەی جمهوری ئیسلامیش بە باوەڕی من بەشێکی زۆر لەم هێزانە دەبێت لە ئێستەوە بیر لە خۆیان بکەنەوە، بەتایبەت لە کوردستانە. لە کوردستانە ئەو کەسانەی کە خزم و کەسیان هەیە، دۆستیان هەیە، ئاشنایان هەیە لە ناو هێزەکانی جمهوری ئیسلامیدان، تەبعەن ئەوانەی کە دەستیان بە خوێنی خەڵک سوور بووە، تەبیعی ئەوان لە خۆیان بە ئاسانی بەدەستەوە نادەن، خۆشیان بەدەستەوە بدەن، ئەوانە خەڵک ممکنە تۆڵەیان لێ بکەنەوە، نەهایەتەن لە دوا ڕۆژ ئەوانە دەدرێن بە دادگاکان، بە دادگاکانی شۆڕش دەبێت تعینی تەکلیفی ئەوانە بکات. بەڵام هەر کەسێک دەستی بە کەسێک دەگات، تەلەفۆنی لەگەڵی بڵێ چەک و فیشەکدانەکەت دانێ، ئەسلحەکەت دانێ، وەرە ناو ڕیزی خەڵک، تەقە لە خەڵک مەکە، کوڕی خەڵک مەکوژە، کچی خەڵک مەکوژە، جوانی ئەو خەڵکی و خەڵکت بەبریندار مەکە. بۆی ئەوەی شێک لەو شتانەیە کە خەریکە ڕوو ئەدا و ئەوە نیشانەکانی خوڵبوونەوەی ئینقلابە، نیشانەکانی خوڵبوونەوەی شۆڕشە. ینی ئەوەی کەتر وردەوردە سەرۆ نەتوانێت حاکمیت بکە و خوارۆژ حاکمیت قبول نەکە، ئەوەی کە پێ دەڵێن شرایەتی انقلابی. من لام وایە ئەو وەزیەتە بەرەو ئەوە دەڕوە و ئەوە ئەو فاکتۆرە تازەیە بە ئیزافەی بەربڵاوی ئەو ئەتراز و ناڕەزایەتیانەی کە عەرزم کردی ئەمڕۆکە لە ڕۆژەکانی کە زیاتر بووە. بەڵێ کاک حەسەن، هەر ئێستاکەش بینەرێک لە کوردستانەوە وڵاتە پێشترە پرسیارم کرد، بەڵام نووسیەتی ماندوو نەبن سوالێکمێ لە کاک حەسەن بۆچی لە شارەکانی کوردستاندا فقط کوشت و کوشتار هەیە؟ بەڵام پرسیاری پێشتر بوو، بەڵام لە شارە فارسەکاندا کەمترە. خەڵک لە کوردستان لەو هەلو مەرجە تەوەقعی لە حیزبەکان بۆ دروست بووە بە نسبەت پشتیوانی نظامی و ناردنی چەک و چۆڵ بۆ پشتیوانی لە خەڵک. کۆمەڵە پێی وایە کەی کاتی ئەوە دێت کاوە لەسنە؟ بەڵێ زۆر سپاس بۆ کاکاوە. من لە پرسیارەکانی چەند شەوی پێشتریشە ئاماژەم پێ کردووە بەوە. من یەک نمونە باسەکەم. دەڵێن ئێمە ساڵی 57 وەختێک کە ڕاپەڕین لە دەستی پێکرد، یانی لە 56ەوە دەستی پێکرد و دوای 57 و نەهایەتەن قیامی لێکەوتەوە و حکوومەتی شاڕوخە، دەبێت خەڵک و پرسیارە لە خۆی بکە ئایا هێزی پێشمەرگە بوو؟ ئایا لە سنوورەکان هێزێکی مسلحی ئامادە و تیار وجودی بوو کە بێتەوە دەخاڵت بکە؟ یا بەدەستی خاڵی ئێمە شارەبانی و پازگاکان و پادگانەکان، پادگانی مەهاباد، پادگانی سەردەشت، چەندین پادگان و بەشێکی زۆر لە شارەبانی سەقز، بەشێکی زۆر لە ناوەندە عسکەریەکان گیرە. بۆیە کانێ بە دەگمەن شوێن هەیە کە ڕاپەڕین دەست پێ بکە، بەڵام هێزێکی تۆقمەی نظامی لە شوێنێکی دیکە شاوجودی بێ. بنابەرین ئەوەی کە خەڵک چاوی فەقەت لەو هێزی نظامیە بێ، ئەوە بۆ خۆی ئەتوانێت بە نەوعێک چۆن بڵێن بێهیوایی یا نوعێک بێئەتمان بەنەفسی لە خۆیان دروست بکە لە سوورەتێکا ڕاپەڕین کاری ئەرکی و کەسانەیە کە دەیکەن. ئەوە معنای بێوەزیفەکردنی ئێمە نییە. ئێمە بەڕاستی لەوە نگەرانین هەر جوڵەیەکی هێزی پێشمەرگە بۆ جمهوری ئیسلامی بە خێر و خۆشی بشکێتەوە، ئیسفادەی لێ بکە لە شوێنەکانی کە نیشانی بدا، کوردستان بە نوعێکدا بڕێ، متهممان کا بەوەی بە دەوڵەتی بێگانە و بە شوێنی دیکە و ئەوە نییە هیچ نەبووە 4 نەفەریان لە جێگایە گرتووە، هەزاری تامی ئیسرائیلی بوون و فلان و کۆچوانیاندا. بۆ
بۆیەکانێ هێزی پێشمەرگە بە دڵنیاییەوە کۆمەڵە لەگەڵ ئەو خەڵکی ئەگەر هێزی پێشمەرگەمان بەشدار نیە لەو ڕووداوانەیە بەڵام تەشکیلاتی ناومان بە گەرمی لە هەموو شتێکا بەشدارە لە هەموو ڕووداوەکانە هەیە لە هەموو حەدەسی شارەکانە هەیە هەڵسوراوانی کۆمەڵە هەمویان لەناو ئەو اعتراز و ناڕزایەتی و ئەوانەدا لە پێشەوەی ئەو خەڵکن هەروەکو لە ڕاپەڕینیشە تێکۆشەرانی کۆمەڵە لە هەموو شارەکانە لە پێشەوەی ناڕزایەتیانە بوو نمونونەکەی کەسی وەک کاک حەمەحسێنمانە کە بەداخەوە لە گرتنی شارەبانیدا لە پێش هەموو کەسێکەوە لە دەست چوو بۆیەکانێ من دەڵم ئەو ئەتماد بە نەفسەی کە ئێستا دروست بووە ئەو ڕۆحی وحدەت و هاوفکری و هاودەنجیە کە لە بینی کوردستان و دەرەوەی کوردستان دروست بووە بە نظری من ئەوانە ئەهەمیەتی هەیە ئەوانە گرینگە دەبێت لەسەر ئەوە کار بکەین ئەوە تەقویەت بکەین بۆیەکانێ زەمینگیرکردنی هێزەکانی جمهوری ئیسلامی لە دەرەوەی کوردستان دەبێت بە باعثی ئەوەی کە ئەو هێزە ماندوو دەبێت ئەخرە هێزە کە شەو ڕۆژ لە خیابانە بێ و هێزە نان نەخوا ئەو نەخوا نەچێتەوە ناو ماڵ و منداڵەکە ئیسراحەتی نەبێت هەفتەیەک دەوام دێنێت 10 ڕۆژ 20 ڕۆژ مانگێک حد یەکسەرەکەی دەوام دێنێت چۆکی پێدادێ بۆیەکانە من پێم وابێ ئەوە دەبێت ئەومان لە بەرچاو بێت و ئەوە هێزی پێشمەرگە کاتی خۆی ببێت دڵنیا بنەوەی کە کۆمەڵە نەک لەو بابەتەوە درێغ ناکە بە هەزاران کەس لە ناوخۆی کوردستانیشان مسلحەکەین و کۆمەڵە ئەو ئیمکان و زەرفیەتەی هەیە بە مطمئن بنەوە. بەڵێ هەژیر لە بۆکانەوە پرسیارێکی کردووە کاک حەسەن دڵێت لە شاری سەقز ئەرتەش و سوپار و بەڕووی یەک قراریان گرتووە تا ئاستێک تەقەلێگەکەن پێدوانیە ئەمە نیشانێکی گەورەیە بۆ ڕوخانیان ڕژیمە یەکێ لە نیشانەکانیەتی جێگای زۆر دڵخۆشی ئەوە من پێم وابێت تەفاوتێک هەیە لە بینی ئەرتەش و لە بینی سوپاردا ئەویش ئەوەیە بەشی زۆری ئەرتەش کوڕی خەڵکە برای کاک هەژیرە برای منە برای تۆیە کوڕی ئەمە کوڕی ئەوە خزمی ئەمە خزمی ئەوە بەڵام سوپای پاسداران هێزێکی حرفەیی بەکرێ گیراوە ئەو بە پوڵ کارەکە ئەو بە ئیجبار کارەکە ئەو دەبێ بچێت 18 مانگ 20 مانگ یا هەرچەند مانگەکایەتی ئەوانە تەواوکە بێتەوە سەر زیندەجی خۆی لەنا ئەوانەدا بە سەدان تێکۆشەی تێدایە بە هەزاران ئینسانی ئازادی خواز و مبارزی تێدایە بەڵام ئەو مبارز و ئازادی خوازانە ناسین بۆ ناو سوپای پاسداران سوپای پاسداران هێزێکی حرفەیە بۆ کوشتن بە بەشێکیشی خۆمچین ئەوش لە بێکاری و لە هەژاری و لە بەدبەختیە بوو بێت من دڵنیام لەوەی کە ناو سوپای پاسدارانیشە هەڵوەرین دروستە بێت هەر ئەو ڕۆکە لە شاری سەقزەوە تەماس گیراوە لەگەڵ ئێمە پیان وتوین کە لە پادگان دەوروبەری پادگان خەریکن سەنگەربەندی تازیان کردو دۆشکیان لێدا بەستووە و هێزەکانی ناو پادگانیان کەڵەشینکۆفیان کە پێبولیان سەدون ژێسیان پێداون دانێ پرسیاری کردوتی بۆ چییە وتم بۆی کە سینی خەڵکی زیاتر پێڵدڕن بۆ ئەوەی کە تەقەی زیاتری پێ بکەن جنایەتی زیاتری پێ بکەن بەڵام من پێم وابێ بەشێک لە ئەرتەش ناڵم فەرماندەکانیان فەرقی هەیە لە زمانی شاشە بینیمانی تر ئەرتەش بەشێکی زۆری کوڕی خەڵکی فەقیر و هەژارە بۆی بانگەوازی ئێمە بۆ ئەرتەش ئەوەیە کە چەکەکانتان دانێن بگەڕێنەوە ماڵەکانتان سوپای پاسداران ناوێرن کۆنە شوێندانەدانتان ناتوانن خانەگەردی بکەن بزانن کوڕی چێ و چێ و چێ لە ژون ئەرتەش کە باسی یەکەم ئەڵم بە زۆرتە باسی کوڕەکەم بە خاتری ئەوەیە کە ئەرتەشەر پیاوی تێدایە ژنی تێدا نیە ئەوە بە شتێکم لێ وەرنەگرن چون ئەمڕۆ کە بەڕاستی ئەوەی لە خیابانەیە قارەمانەتیەکە ژنان و کچان بەڵام بە هەر حاڵ ئەرتەش زۆرتر کوڕی خەڵکن و بانگەوازی ئێمە ئەوەیە کە هێز سەفی هێزەکانی جمهوری ئیسلامی بەجێ بێڵ حتا بۆ سپاییەکان بۆ بەسیجەکان آخر بەسیجێکە خەریکن قوتوێک ڕۆنت پێدەن خەریکن چیسەیەک زۆر جار بەبێ حرمەتی بە قەولی خۆیان دەیخەنە بەرت آخر دەبێت شەرم کەی لەو خەڵکی کە خەریکی چەک بۆ ئەو تاوان بارانە هەڵبگری خەریک دیفاع لە خامنەیی و لە جنایەتکاریی ئاوا بکەیت بۆیەکانی حەق وا هەیە کە هەرچی زۆرتر سەفی ئەو هێزە سەرکوتکەر و جنایەتکارانە بەجێ بێڵن و ئەو خەبەرەش خۆشە هیوادارم ئەوە ئیدامەی ببێ و شاهدی تێکەڵچوون و لێکدانی ئەرتەش و سوپابی. بەڵێ سنوور لە بانە پرسیارێکی کردووە کوتێتی چەندێک ئومید هەیە بۆ ئەوەی دوایین ئاخێزی خەڵک بێت و چیتر ڕزگارمان بێت بەدەست ئەم دەسەڵاتە نیشانەکان وامان پێ دەڵێن بەڵام لە کاری لێکدانەوە یا لە تەحلیل یان چۆن بڵێن بۆ پێشبینی کارێکی ئاسان نییە جمهوری ئیسلامی ئێستا زەرفیەتی هەیە جمهوری ئیسلامی پشتیوانی هەیە بەڵام بە هەمووی ئەوانەوە ئەگەر ئەم ئاخێزە 85 میلیۆن خەڵکی ئێران 5 میلیۆنی دابنین بۆ جمهوری ئیسلامی 80 میلیۆنی لە عەلەیهی بە هیچ کەس دەرەقەت ئەوە نایە بۆیەکانە من بەڕاستی زۆر ئومێدەوارم و پێم وابێ نسبەت بە ڕاپەڕینەکانی دیکەی لە 88ەوە کە لەسەر ڕەئی بوو لە 96ەوە لە 98ەوە لە ئەترازاتی مامۆستایان لە ئەترازاتێکی تر بوو وەختێک کە نمونونەکان دەخەین و پاڵیەک ئەو ئاستە لە وریایی ئەو ئاستە لە ئێتحاد ئەو ئاستە لە تعەڕۆز ئەو ئاستە لە شعارهایکی ڕادیکاڵ کە ئەمڕۆ کە دەیبینین ڕاستە و خۆ
مثلا بۆ میزانە عليهەی ویلایەتی فەقیه کە مەسهەری تەوەحشی جمهوری ئیسلامیە ئەو شعرانە دەدرێت لە شعرەکانی پێشتر ئەوانەمان نەدەدی بۆیەکانێ من ئومێدەوارم پێم وابێ ئەم قەتارەی کە ڕێکەوتووە بە ئاسانی ڕناوەستێ و هیوادارم ئاخرین مەنزڵگەی تێکدانی دەم و دەستگای سەرکوتکەری کۆماری ئیسلامی بێت. بەڵێ کاک حەسەن لە قسەکانی پێشوودا ئاماژەت بە شتێکی زۆر خۆش و زۆر گرنگ کرد کە وەسفێکی زۆر جوان بۆ ژنە دۆک و قارەمان وەسف کرد. پرسیارەکەم لێرەیە بەتایبەت ئەم ئێتراز و ناڕەزایەتیانەی ئەم چەند ڕۆژەدا زۆر بەرچاو بوو بەشداری ژنان. ئێوە پێتان وایە ئەم ڕادەیە لە بەشداری بەرچاوی ژنان تەنیا فقط بۆ بێحیجابیە؟ ڕاستە حیجاب مەقنەعە پوششی ئیسلامی ئەمانە هەمویان مەسهەری تەوەحشی جمهوری ئیسلامی مەسهەری پیاو سالارین مەسهەری فەرهەنگێکی ئاینین کە جمهوری ئیسلامی چەندێ باوەڕی پێێتی باوەڕی پێێنی بۆ خۆی دەزانێت بەڵام مەسلحەت و منفعەت وا ئیجاد دەکات کە ئەوانە لە پشتی ئەو سەنگەراندا سەنگەری گرتووە بۆ یەکانێ لابردنی حیجاب بە یەک معنە بە باوەڕی من ڕێگا خۆشکەرە بۆ نەمانی جمهوری ئیسلامی بەڵام داخوازی ژنی ئێرانی داخوازی ژنی کورد داخوازی ژنی ئازربایجانی داخوازی ژنی بلوچ عەرەب هەمووی ئەوانە زۆر زۆر فەراتر لە مەسئلەی حیجابە حیجاب یەکەمین قەدەمە لابردنی ئەوانە یا گەشتی ئێرشاد یەکەمین قەدەمە باشەوە گەشتی ئێرشاد یان لابر سوپای پاسداران بوو بەوە دوای ئەوە چی بۆ یەکانێ ئەوانە قەدەمهای ئەوەڵیەن بۆ حرەکەتهایەکی گەورەتر وێ من پێم وابێ ژنی ئازادی خوازی ئەمڕۆکە حقوقی بەرابەری دەوێت دەسەڵاتی پیاوسالاری ناوێ حقوقی لە بواری اقتصادیە دەوێت بەرابەری لە خانەوادەیە دەوێت سەرپەرستی منداڵی دەوێت مافی دیاریکردنی سەرنوشتی خۆی و تەلاقی دەوێت هەمووی ئەوانە ئەو داخوازن کە جمهوری ئیسلامی 40 ساڵە لە واقعدا ئەم ئەژدیهایی کردوێتە ناو بتری ئێستا خەریکە بتریەکە دەشکێ و ئەژدیها خەریکە ڕەها دەبێت ئەوە معنایەکی زۆر عەزیمی هەیە لە کۆمەلگای ئێراندا یعنی ئەو ڕاپەڕینە ئەم حرەکەتەی ئێستا لە ڕاستیدا نیوەی ئەم کۆمەلگایە 50% کە دەکات بە ژنان بەبێ ئەم لاولا دەڵێ من دەسەڵاتی پیاوسالارم ناوێت دەسەڵاتی ئاینیم ناوێت جمهوری ئیسلامی کە مەسەری هەردووکیانە ئەوەم ناوێت وی ئەمە زۆر زۆر مهمەوە ئەوەی کە وتنی قارەمان بە ژن ئەمڕۆکە ئەوە کەمترین وەسفێکە کە لە حاڵی ئەوانە بیکەیت قارەمانن بەرابەری تەڵەبن ئازادی خوازن ڕێنوێنی کردن بۆ زۆر یەک لە پیاوانێکی مێشکوێش وشک کە دەبێت ئاموزشیان دەن فێریان بکەن ئەوانە هەمووی ئەمڕۆکە لە ژنی ئازادی خواز و بەرابەری تەڵەب دەوەشێتەوە و من پێم وابێ حەجابیشێک لە چکۆلەترین داخوازەکانی ئەوانە ژینان ناوێک بن لە ژیانەوە هاتووە بوو بە مەسهەری بوژانەوەی ژیان بوو بە مەسەری بوژانەوەی ژیان بۆ ژن بۆ پیاوە بۆ هەموو کەسێک و ئەوە بوو بە ڕەمزێک شۆخی نییە مبارزەی ئەم سەفەرە یا اعترازی ئەم سەفەرە بە داخوازی ژنان دەستی پێدەکرد بە تاڵەمووەکەی ژینایە کە خەریکە کۆشکی خامنەیی و سوپای پاسداران و هەموو جینایەتکارەکان کە لەسەر ئەویان بە قەتڵگەیان خەریکە هەمویان بە ئاگر دەکێشێت. کاک حەسەن ما بە خۆشتان ئاگادارن هاوکار لەگەڵ ئەم هەموو خۆپیشاندان و ناڕزایەتیانە لە ئێراندا ئەمڕۆ خامنەی بە بۆنەی ساڵڕۆژی دەستپێکی شەڕ و ئێشەڕی ئێران و عێراق قسەی کرد ئاماژەیەکی چکۆلەشی هەتا بە ئەم ناڕزایەتیانەی کە لە ئێراندا هەیە نەکرد کەسێک کە خۆی پێ ڕاهبەری وڵاتێکە بۆچی دەبێ ئەوەندە خەڵک گوێنەدا بە هیچ شتێکی خەڵکو و هەتا بچکترین ئاماژەیەکی پێ نەکرد هۆکاری ئەمە چییە؟ من بەڕاستی هۆکارەکەی ئەوە تەنها منتەقی خامنەیی نییە ئەوە منتەقی هەموو دیکتاتۆرەکانە هەموو دیکتاتۆرەکان لە منتەقی خۆیانە پیان وایە خەڵک قەرزارە پیان وایە خەڵک دەبێت ئەوان نانی خەڵکە دەن پیان وایە ئەوان کار بۆ خەڵک پەیدا دەکەن پیان وایە خەڵک دەبێت سپاسگوزاریان بێت دەبێت شکرانە گوزاریان بێ دەبێت ئتاعەتیان لێ بکەن و خەڵک لەو ئاستەیان نابین کە باسییان بکەن ئەوە منتەقی هەموو دیکتاتۆرەکانە یەک دوو ئێستا خامنەیی دیارە ناوێ بیخاتە خۆی شا جملەیەکی بەناوبانگی هەیە وەختێکە اعترازەکانی ترگەیشتە ئەو ئاستەیەک معلوم و شانامێنێتەوە وتی من سەدای پای انقلابێ شمارە شەنیدەم و دیارێستا خامنەیی شەقی خەڵکی ئێرانی بەباشی دەنگی ئەو شەقەی نەبیست و بۆ یەکانی ئاوا قساکە ئەینا خامنەیی ئەگەر بە قەولی ڕاهبەری جمهوری ئیسلامی بووبایە و دەبینێ پایەکانی حکوومەتەکەی دەلەرزێ نەیدەتوانی ئاوا لوود بەرزانە قسە بکە ئەوە نیشانەی ئەوە نییە کە خامنەیی زۆر
بە منطق خەریکەی نەکات یا نیشانەی ئەوەنی ئەو شتانە نابینێ یا نایبیسم پێ ماوێ خامنەی شەوانە هزار خەوی هاشە و پاشا بینێ زۆر جار لەوانەیە داچڵکێ تاوانەکانی لە جنایەتەکانی و هەر ئان لەوانەیە سەکتەیش بکات سەکتەی قەلب سەکتەی مێشک بە دلیلی ئەو نگەرانیانەی کە لە سەرنوشتی خۆی و حەدیقەل خانەوادەکەی و نزیکەکانی و هەمووی ئەوانە هەیەی بەڵام لە بیرمان نەچێت سەدام حوسێن چەند مانگ پێش ئەوەی کە بڕوخێ بە فرانندۆمێکی لە عێراقا کرد 99% کۆما 3 یا 4% خەڵکی عێراق وتیان ڕێیان پێداوین ئەوە لەکوێ بوو ئەمە لەکوێ بوو دیکتاتۆرەکانی دیکە لە قەزافیەوە لە حوسنی مبارەکەوە لە دیکتاتۆری تونس لە علی ئەوەی یەمەن هەمووی ئەم دیکتاتۆرانە منطقیان ئەوەیە کە بۆ ئەوەی کە بە درۆ خۆیان نیشان بدەن و نیشان دەدەن کە ئەو خەڵکە لەگەڵیانەوە ئەو خەڵکە خۆشیان دەوێن ستایشیان دەکەن ئەوەی کە عکسەکانیان هەڵواسراوە خەڵک دەچن سوژدەیان بۆ دەبن ئەوە منطقی هەموو ئەقڵێکی دیکتاتۆر هەموو ئەقڵێکی نەخۆشە و خامنەیش لەو ئەقڵە پەیڕەویەکە بۆیەکانە ئەینا تۆ لە زۆربەی لە پەنای گوێی خۆتان پێمانی خامنەی تماشای تەلەڤیزیۆن نەکات پێمانێت تماشای کاناڵە فارسیەکان و کاناڵە عەرەبیەکان و کاناڵە ئینگلیسیەکان و خەبەر و باسەکانیشی بۆ نەبەن ئاگداری ئەوانە نەبێ ئاگدار هەر نەبێت ئەو کەسەی کە خەریکە سازیەکا بۆ جێنشینی خۆی کە کوڕەکەیەتی هەر نەبێ ئەو خەبەرانەی بۆ دەبا خۆ مەحرەبی خۆیەتی پێی دەڵێ دەڵێ بابا ئەو خەریکەشتی ئاوا دەقەومێ لە ئێرانە و ڕەهنموت چیە و فڵان چی ئەوانە خامنەی ویستی دڵی فەرماندەکانی سپا فەرماندەکانی ئەرتەش مەئمورینی ئیتلاعاتی فەرماندەکانی وەزارەتی ئیتلاعات کە ئەمڕۆ کۆیان کردبووە بە مناسبەتی دەستپێکی شەڕی ئێران و عێراق بەوان کات کە بڵێ هیچ نییە نگەران مەبن بەڵام پێم وابێ هەر کامێکیان لە دڵی خۆیان و ئەوانش باوەڕیان بە خامنەی نەکرد کە خەریکە درۆیان لەگەڵ دەکات و بە قەولی دەڵێ بە شەپڵاخە خەریکە لاملی خۆی سوور دەکاتەوە اینا خامنەی دەزانێ وڵاتەکە خەریکە دەکوڵێ چۆن دەتوانین لە وەختێکی ئاوادا نسبەت بەوە بێدەنگ بی وە قسەیەکی تریژەوە بوو خامنەیە گە قسەی بکردایە دەبوو یا ئەوە بوو دیفاعی بکردایە کە مەعمولەن دیکتاتۆرەکان تاکوونە نەتیجە معلومیش نابێت جاری وای قسە ناکەن لە آخر لەحزەدا کە نەتیجە معلوم بوو ئەو کاتە دێن بە عنوانی قارەمان خامنەی وای کرد آخر لە 1970 وای کرد لە 96 وای کرد لە 98 وای کرد ستایشی کردن فیتنەتان خەواندەوە فڵانتان کرد فیساتان کرد و ئەو ڕێگایش دێڵمەوە بۆ خۆیان ئەگەر ڕێگایەک ماوە چەند نەفەر لەو مۆرانیش قوربانی بکەن وەختی خۆی زمانی شاشای بۆی دایدا بە زیندانکردنی تر ئەم فەرماندەی لابرد ئەو فەرماندەی لابرد ئەوی ئەرتەشی لابرد ئەوی ساواکی لابرد بەڵام مەوجی ئەترازەکە ئەوەندە عەزیم بوو خەڵکەکە بەوە جوابی ناداوەی تر تازە ئەوە جوابگو نەبوو بۆیە خامنەی ناوێت جارەکان لە ئێستەوە ئەوە بکە لە ئیدامەدا فشارەکان زۆرتر بێ من بە ناممکنی نازانم کە لە دەست بکە بە ئاڵوگۆڕکردن لەناو ئەوانیشا پێی وابێ بەوە خەڵک دا ئەمریکێنێتەوە بەشی کیشی بۆ ئەوە بە باوەڕی من دەگەڕێتەوە کە ئەو نەیویست دەبێ هەم ترسیان لە ناوە دروست بە هەم ئەوەش بۆ خۆی بێڵێتەوە کە دەستی بۆ بردن لەنا ئەیکا کە تۆ دوێنەکە دیفاع لێکردنەوە هەمووشتی ئەمڕۆ کە توێنەوەکە وەڵا کاک حەسەن نازانم چەندە ئاگاداری قسەکانی ئەمڕۆی ڕیسی لە سازمانی مللی متحد بووی کۆمەڵێک درۆ دەلەسە و قسەی هیچ و بێناوڕۆکی تحویل ئامادە بوواندا و کەسیش لێ باوەڕی پێ نەکرد بۆچی هاوا قسەی کرد خاڵە سەرەکیەکانی ئەو قسانی ڕیسی چی بوو سەر کۆماری شیلی لە قسەدا جوابی دایەوە وتی مەحسا کچێک بوو کە لە ئێرانە کوشتیان لەسەر دیفاعی لە حقوقی خۆی کرد ئەوە نیشانی دەدا کە فەزای خودی ئەو سازمانی ملێلە کە بەشی زۆری لەوانە دەوڵەتایەکی وەکو بەڕاستی وەکو ئەموان تۆ مەسەلەن تماشا بکە ئۆردۆغان دەوێت خەریکە سوخەنڕانی بکە نمایندەی پۆتین بچێت لەوێ خەریک بێ سوخەنڕانی بکە عەرەبستانی سعودی و سووریە و وڵاتی بە ناوی یەمەنێکە نییە یا زۆر یەک یا کورە یا وڵاتانی دیکتاتۆری دیکە کە بەداخەوە ئەم دنیا پڕە لەو تاوان بارانە قسە بکەن خۆ معلومە گوێ ناگەر ئەوانە نەختی تەنانەت دینێکی ئینسانی لە وجودیانە ببوایەت خۆیان بەشێک لەو جنایەتانە نەبوایەت دەبوو سازمان ملیان چۆڵ کردایە بە کەسێکە بۆ خۆیان مەدارکەکانیان لە بەردەستیانایە کە ئەم کەسە لە قەتلی عامەکانی ساڵی 1970 بەشدارە لە کمیتەیەکایە کە خومینی تعینی کردووە بینی 10 تا 15,000 ئینسان لەو جنایەتانەدا کوژراون و قەتلی عام کراون چۆن دەتوانانی گوێ لە جنایەتکارێکی ئاوا بگرن کەسێکی وا بێنە سخۆنڕانی بکاتوان ئەوەی کە بەوان دەگەڕێتەوە ئەوەشی کە قسەکانی درۆ دەلەسە بوو ئێران باشترین وڵاتە لە بواری حقوقی بەشەرە شەرم نایگرێ وڵاتەکەی خەریکە دەکوڵێ بۆیە ئەوەش بازم لە منتەقی هەر ئەو دیکتاتۆرانەوە سەرچاواگرێ و پێی وایە لەوێ بە درۆکردن تەسویرێک دەدات کە
ئێران وڵاتێکی بێگێرە و کێشەیە و ئەوە پەیامێکیش بوو بۆ وڵاتانی تریش بە معنایەک بۆ ئەم گروپی 4 و 5 ئەوانە کە بە هەرحاڵ پیان بڵێت بۆ بەرجام بە نظری من ئێستا جمهوری ئیسلامی لە خراپترین وەزیەتدایە بۆ تەوافق لەگەڵ بەرجامیش هەرچەند ئێستا شەرت و شروتێکی هەیە بەڵام من پێم وایە ئەمریکا و غەرب و ئەوانە بەو سیاسەتی دژی ئینسانیە کە بەڕاستی هەیەە سیاسەتێکی حقوقی بەشەریان هەمیشە کردە بە قوربانی پوڵ و پارە و مەسلحەتی اقتصادی لەوانەیە ئەم هەلەیان بخۆزنەوە پیان فرسەت بێ بۆ ئەوەی کە بە تەوافقی لەگەڵ جمهوری ئیسلامی بگەن مەجالێکی بۆ بکەنەوە لەسەر دەسەڵاتە بمێنێتەوە بەڵام هیوادارم شەقامی ئێران و شەقامی خەڵکی ناڕازی ئیجازە بەوە نەدا بۆیە خامنەی چاوی لە ڕئیسی چاوی لە ڕاهبەرەکەی کرد هەروی شەرە و منتەقی دیکتاتۆرەکانی بەکاربر لەوێ کۆمەڵە درۆ دەلەسەی کرد بەڵام باوەڕ ناکەم کەسێک لێ پەیدا ببێکە گوێ لەو قسانەی بگرێەوە یا کەسێک پەیدا بێکە باوەڕی پێ بکە ئەو ڕێز جمهوریانەی دەست دێنێنە دەستی ئەو ناودەستی ئەو دەستی لەگەڵ تەوقەی لەگەڵ دەکەن لە ڕاستیدا دەستی جنایەتکارێک دەگوشن ئەو لە تاریخە دەمێنێتەوە. بەڵێ کاک حەسەن ئاگاداریشن خۆتان ئینتەرنێت لە زۆربەی شارەکان قەتە بووە پێتان وایە تەسیراتێک لەسەر ناڕزایەتیانەدا دەنێت یا ئەگەر ئاوا بێت دەبێت چی بکرێت دەنگی ئەم خەڵکە ناڕازیە بەگوێی هەموو کەس بێت. من لە بەرنامەیەکی تریشە باسم کرد من تەسەوری من ئەوە نییە کە بتوان بە تەوری کولی ئینتەرنێت قەتەکەن بە دلیلی ئەوەی کە بەشی زۆری دەمودەستگاهای ئیداریان بانگەکانیان ئیتلاعات و سپا و خۆیان و هەمووی ئەوانش بەوانەوە وەسڵن ئەوە کارێکی ئاسان نییە بەڵام شتایەکی تر هەیە کار ئەمڕۆکە هاوکار لەگەڵ ئەوەی کە باسکرا باز دەوە دەکرا کە ئێران سێڵ جزوی ئەو شەبەکانەی دەتوانێت ئیسفادەی لێ بکەن باز دەوە کرا لە ئیمەیل و جیمەیل و ڕاستە ممکنە لە تاریخی تەسویرەکان ڕاستەوخۆ لە تاریخی تەلەفۆنەکانمان و نتوانین لە ڕێگای مەسەلەن واتساپ و لە ڕێگای ئینستا و لە ڕێگای تەلێگرام و بینێرین بەڵام بە تاریخی مەیل و ئەتوان ئەوانە برێن یعنی ئەو کاناڵانەیش هەیە بۆیەکانێت دەبێت لەو کاناڵانە بۆ ئیتلاع ڕەسانی ئیسفادە بکەین ئەوەی کاری دوم ئەوەیە کە ئەتوانێت فیلمەکان زەخیرەکەن بە ڕۆژە وەزعەتێن دە عادیتر لە شەوە زۆرتر ساڵی 57 جواب بوو تاکوونێتتر سەرهاتە ڕۆژ و لە ئەرزی چەند ڕۆژێکە تەکلیفی ڕژیمی شای ڕۆشن کردەوە فیلمەکان زەخیرەکەن لە ئەوڵین فرسەتا کە ئینتررنێت هاتەوە بینێر بۆ هەر کەسێ بۆ کەس بۆ خۆی پێخۆشە بۆ حیزبە بۆ دۆستێتی بۆ برایەتی بۆ خزمەتی لە دەرەوەی بۆ شەبەکەهای فارسیە کوردیەر جێگایەکەیە ئەوەشی شێک لەو ڕێگایانەیە کە دەتوانن بیکەن جیاواز لەوەی کە الان بە حکمی ئەو ارتباطاتانش کە لە ناوە بۆ خۆیان هەیەە جاری وایە خوب ئەوان بەشێک لە مەسەلەن تەلەفۆنەکان بۆ دەرەوە قەتەکە ناوە قەت ناکەن لە ڕێگای تەلەفۆن و بۆ خۆیان دەتوانێت ارتباطەکان بەیەکەوە ئیدامەی ببێ خەیناکە ممکنە بە مەسەلەن سعاتی تاخیر و خەبەرەکان بێتە دەرەوەی وڵات ئەوەیشیشە لەو ڕێگایانەیە کە فعالین و هەڵسوراوان و بەڕێوەبەرانی ئەو ناڕەزایەتیانە بە ارتباطەکانی ناوخۆ لەگەڵ یەکتر و بە تاخیر لە خەبەر ڕەسانی بۆ دەرەوە توان ئیدامەی ئەو اعتراض و مبارزاتانە بدەن بە باوەڕی من ڕاستە ئینتررنێت و دنیای مەجازی زۆر تەسیری بووە بەڵام ئەو اعتراض و ناڕەزاتیانە بە خااتری ئەو دەستی پێ نەکردووە بە خااتری زەبر و زەنگ و سەرکوت و وحشیگەریەکانی جمهوری ئیسلامیە و من پێم وابێت تاکوێنێ بە جێگایەک و بە نەتیجەیەک نەگا ئەو ناڕەزایەتیانە بەو ئاسانیانە ناخەوێتەوە هەر بۆ یەکانی ئیسفادەکردن لەوانە جێگای خۆیەتی وە شتێکی تر کە هەیە ممکنە مەسەلەن لە وڵاتانی هەمجەوارە لە بڕێک لەو شوێنانە دەستڕەسی بە ئینتررنێتی ئەو وڵاتانەی تر هەیە ئەوەیشێک لەو کاناڵانەیە توانن شتەکان نێرن ئاشنا ڕۆشنا مثلن لە مەرزی کوردستانە لە مەرزی ئازربایجانە لە مەرزی تورکیە لە مەرزی پاکستانە لە مەرزی جنوبە ئەوانە شوێنایەکن کە بەشێکیان بە ئینتررنێتی ئەو وڵاتانەی ترەوە وەسڵن ئەوەش کاناڵێکە کە ئەتوانێت ئیتلاع ڕەسانی لێ بکرێت. بەڵێ حەسەن لە ئەم ناڕزایەتیانی ئەم چەند ڕۆژەدا بە تایبەت ئەمڕۆ شتێک زۆر بەرچاو بوو شتێکی تازە کە ڕووی دابێت باسی پێ ئەوەی کە من لام وایە بەرچاو بوو گەورەترینی شت وسعەتی ئەترازەکان بوو ئەوەی کە 56 شاری تازەی پێوە پەیوەست جەسارەت بوو جەسارەتێکە ئەم شەوەکە لە فیلمەکانە دەماندی بە نیسبەتی دوێنێ شەوەکەوە زۆر زۆر زیاتر بوو تەعەڕوزی تر بوو ئەو مبارزاتەی کە ئەم ڕۆکە ئەمە بینیمان ئەم شەوەکە بینیمان لە تعڕز بۆ سەر ناوەندە ئەمنیەتیەکانەوە لە تعڕز بۆ سەر دەمو دەستگاهای حکوومەتیەوە لە چەند جێگا فەرمانداری و شارەداری و ئەوانەیان کەوتوتە اختیاری خەڵکەوە ئەوانە زیاتر بوو ڕۆحی هاوکاری و ئیتحاد زیاتر بوو بە نەزەری من سستی بە هێزەکانی جمهوری ئیسلامی دەبیندا
ینی تۆ کوردستانی لێ دەرکەکە ئەوە ئاتەش بە اختیاریان پێداون لە شوێنەکانی تر بەو شدەتە ناتوان دەزانی مەسەلەکە ئەوە نیە خۆ ئەوان ڕەحمەکەن بە مەناتقی بەستا فارز نشین یا تورک نشین ئەو سێڵاوی خوێنە کاڵسێ لە شەرایطێکی ئاوادا خوێن وەحشەت دروست ناکە خوێن تەقابل دروستەکە خوێن ڕژاندن تۆڵەسەندنەوە دروست دەکات ناڕزایەتی دروستەکە دەبێت ئەوانی ئەوە دەزانن بیر لەوانە دەکەنەوە بۆی هەر ئەوە نیەگەر خەڵکی کوشت دەچێتە ماڵەوە خەڵک جەریترە بێ لە بیرمانە لە زمانی شادا هەفتەی ئەم گیانبەخت کردو لە شارێکی تر و لە ئوستانێکی تر دەگیرە چلیان لە شوێنهایکی دیکە دەگیرە خەڵک لەم شارە بۆ ئەو شار دەڕۆیشتن و بە هەزاران کەس لە مەراسمەکانە تەجروبەی ئەوانیان هەیە ئەوانەیشی تایە بوو مزافەنەوەی کە بینیمان مثلەن ئەو خەبەرانەی لە چەند خەبەر لە کرماشانەوە هات بۆ ئێمە ئەو ڕۆژ خەبەرەکانی بڵاو بووە خودی ڕژیم خەریکە خەڵک دەخزیێنێت تێداوینەکان فەرماندەیی وانەیەک بوو قەرارگای شوێنێکە لە قەرارگاکان بوو فەرماندەیەکەی تلاییکی دابوو داوا دەکابسن ناو تەزاوراتەکانەوە دووربینتان پێبێ فیلم بەرداری بکەن و تەنانەت ڕانمود دەدا ڕەزا شار ڕوحەت شاد ئەو بۆچی ئەوە دەڵن زۆر خۆشیان لە ڕەزاشا نایە بەڵام دەیانێت شعاری ڕادیکاڵ نەیە ژن ژیان ئازادی نەیە ئازادی و بەرابەری و متالباتی تەبقاتی و ئەوانە نەیە بەری ئەوانە دەگرن بۆیکان ڕەزاشا ڕوحەت شاد دەزانن خەڵک نەفرەتیان لە ڕەزاشایشەیە با بڵن بابە ئەوە خەریکن سیستمیش پاشایەتیمان بۆ دێننەوە ئەوان خەریکن ئەو شعرانە دەبەنە ناو خەڵکەوە دەبێت خەڵک موازب بن ئەوە شعاری ئەمڕۆی ئەو اعتراز و مبارزاتانە نییە مزافن لە کرماشانە چەند نەفەر لیباس شخصیان گرت چونەتە ناو تەزاوراتەکان و سەرهەنگێکیان چەند کەسی دیکەیان گرتووە ئەبێ ئەوانە بکەن هەروەها خودی ئەم اعتراز و ناڕزایەتیانە خەڵک دەبێت دەرگای ماڵەکانیان بەتایبەت شەوانە ڕوو بە ناڕازیەکان کرابێتەوە بەشێک لەو بریندارانە ناوێرن بیان بنە بیمارستانەکان هەر ماڵێک حەق وایە بۆ خۆی بیمارستانە بێ هەر کەسێ فکر لە نیازمەندیهای ئەوەڵیەی ئۆرژانس بکاتەوە لە وسائلی پانسمان برینداری احتیاجی بەچی هەیە ئەو کەسانەی کە دکتورن بێهیارن پزیشکیارن لە بیمارستانەکانە کە خەڵک ناوێری ئەوانە بەرن لە ماڵەکانە یارمەتی خەڵکەکان بکەن ئەوانە هەمووی ئەو شتانەیە کە وردە جێ ئەکەوێت دێتە ئاراوەوە باوەڕی من حەق وایە زیاتر تەوەجوش بەوانە بکرێت بەڵێ کاک حەسەن دوو پرسیار هاتووە نووسێتی سڵاو لە خزمەت خۆت و کاک حەسەن قسەکانی کاک حەسەن زۆر باش و تایبەت بوو دەمێ بە کاک حەسەن بڵم هەرو جۆرەی کە ئاگادارە بەکرێگیراوانی ڕژیم زۆر بێڕەحمانە لەو ناڕزایەتیانەدا لاوان بگرە بە ساڵاتچوەکان چژن بێچپیر زۆر بە توندی سەرکوب دەکەن حتا لەم هابات دایکێکی پیریشیان کوشت و ئێمە دەتوانین لە چ بارودۆخێکدا چەک بەکاربەرین ئەمە پرسیارەکەیت چەک بەکاربردن ئەو خەڵکە حەقی دیفاعیان هەیە لە هەموو کاتێکە دیفاعێکە کە ئێمە لە ساڵی 58ەوە ئەو دیفاعمان بە مەشروع زانیوە لە هەر جێگایەکە لە هەر شوێنێکە خەڵک چشیان بەدەستەوە بێ لە بەرابەری ئەم بەکرێ گیراوانەدا ڕاوەستن بە باوەڕی من مەشروعە کەس ناتوانێت لۆمایان بکە قسەکە لەسەر مەسلەی پێشمەرگەیە ئەنا خۆجاری وایە تۆ مەسەلەن بەکرێ گیراوە چەکەکەی دەکەوێتە دەستی خەڵک هەقوای ئیسفادەی لێ بکەی ڕوو بۆ جنایەتکارانی تر کە تەقەلیەکەنی تر بۆچیتە خۆفڕێ نادێ نایبێت تۆ بۆیان تەقدیمیان کەیتەوە بۆیەکانێت دیفاعی مسلحانە ڕژیم پێمان تەحمیلەکە شەڕی چەکداری لە کوردستانە تەحمیل کرد نەبەر خەباتی چەکداری بەسەرمانە تەحمیل کرا ئەو ڕۆکە ئەو چەکەی کەوێتە دەستی ئەو خەڵکە لە بەکرێ گیراوانە یەنە کەسانی بە چەک و دێن خۆیان تەحویل دەدەن یاگەر کێشەی ئەرتەش و سپا قوڵ بێتەوە بەشێ لە ئەرتەش بێ بۆ خەڵکە پەیوەست بێ دەبێت فەوری بەڕێوەبەرانی ئەو ناڕزایەتیانە سازمانیان بدەن هەماهەنگیان کەن هاوکاریان لەگەڵ کەن بۆ شەڕ لەگەڵ سوپای پاسداران بۆ گرتنی ناوەندەکانیان بۆ ئێمە بۆ ئەو چەکانە احتیاجمانەیە بۆیە تاکوونێ پادگان و تا ناوەندەکان و تا هەمووی ئەوانە دەبێت ئیسفادەی لێ بکەیت بەڵام قسەکە لەسەر ئەوە بوو واردبوونی هێزی پێشمەرگە ئێستا لە حاڵی حاضردا کە نەبووە ڕژیم هەروت لە سەقزە تەبلیغی پێوە کردیتر ئەو شەوەکە تا درەنگانێکیش خەڵکیان بوو پێشمەرگە دێ ئەو پێشمەرگە دێ شار دەگرێتەوە لە ماڵەکانتان مێنە دەرەوە بۆ ئەوەی کە بەریەوە اعتراضاتان بۆ ئەوەیە ئەینا دیفاعی ئێمە لە خۆمان بە ئەسلحە چ بە عنوانی خەڵکی جەماوەر کە دەستمان بکەوێت چ بە عنوانی پێشمەرگە بە نظری من و بە نظری من کشتی ئەوانە مەشروعە مەشروعەتەکەشی لەکوێوە دێ لە ئەقداماتێکی نامەشروع و غەیرە ئینسانی دوژمنەکەمانەوە دێ هەموو شتێکە بە دیفاع لە خۆمان بکەین بەڵێ لە مەریوانیشەوە پرسیارێک هاتووە نووسێتی ئیسلام هاوڕێیان ماندوو نەبن ئەمڕۆ لە شاری مەریوان جەنایەتکارانی کۆماری ئیسلامی بە ماشینهای داعشی و موتۆر لە ناو شاری مەریوان مانۆڕیان داوە
گەرێکیانە خەڵک بترسێنن هۆکاری ئەم مانوڕانە چیە گەرێکی چی بکات هەرو قسەی کە خۆی دیکا و بەڕێزە ترساندنی خەڵک شەقامەکان چۆڵکەن شەقامەکان بکەوێتەوە دەست ئەوان ناڕزایەتیەکان تەواو بێ خەڵک بچنەوە ماڵەوە جمهوری ئیسلامی بە خەیاڵی ڕاحەت خامنەی نەفەسێ پێشێ ئەو جنایەتکارەکەی کوڕی کە دایناوەوەیکێ لە فەرماندەکانی بەڕێوەبەرانی سپا و ئیتلاعات و دەمو دەستگاهای ئەمنیەتیە مشتبای کوڕی بێنێت و بە قەولی نەڵێت ئاشەمان ئاش و کاسە هەمان کاسە دوانێ ئەوە بکەن بۆیکانەوە زۆر تەبیعیە ئەوە منتەقی ئەوان ئەوەیە بەڵام منتەقی خەڵک چییە بە تایبەت ئالەم شەرایەتەیە کە هەیە من لام وایە هێزەکانی جمهوری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ بە ئیدامەی ئەو ئێترازاتانە من قەولتان پێدەم لە چەند ڕۆژی داهاتوودا لە هەفتە و لە ڕۆژی داهاتوودا وەزیەتیان زۆر خراپتر دەبێ و خەڵک تعڕوزی زیاتر پەلاماری زیاتر و دەستکەوتی زیاتریش لە هەر بابەتێک و لە مبارزەکانە بەدەستێن بەڵێ کاک حەسەن وەکو دوایین پرسیار هەڵسەنگاندنتان هەتا ئێستا کەشکە لە پەیامەکانی جادیارە لە زۆربەی شارەکان ئێستاش ناڕزاتیەکان هەروە بەردەوامە هەڵسەنگاندنتان هەتا ئێستا کە چییە پێتان وایە کەش و هەوای شۆڕش نزیک بێت من پێم وا بێ مانگرتن کە زۆر جار وتراوە کێک و جاریش ئاماژەمان پێ کردووە مەدرسەی ئینقلابە ئەو مانگرتنە ئەو مەدرسەیە فێری ئەم حرەکەتانەی دوایی کردی ئەمانە بە شوێن ئەوە داهات بە پێچەوانەی کەسانێک کە دژی مانگرتنی خەڵکی کوردستان بوون دژی ئەو ناڕەزایەتیە متحدانەیە بوون کە ئەو ئیتحادی دیکەی لێکەوتەوە ئەو شەڕی شەو و بربەرەکانەیە و مەقاومەت و اعتراض و تەزاورات و هەمووی ئەوانەی لێکەوتەوە ئەوە لەوێەوە سەر بە باوەڕی من لێەوە سەرچاوی ڕاستە ئەترازیی پۆنک خواردوو بوو لە دڵی ئەو خەڵکەدا بوو بە عمری ئەو چەند ساڵی جمهوری ئیسلامی ئەوە لە لایەکەوە لە لایەکی ترەوە من لام وایە هەتا ئێستا هەرچی بەدەست هاتووە دەستکەوتە ڕاستە خۆ بەڕاستیەکە لە من پرسی هەموو ئێران ئەرزشی خوێنی بنیادەمێکی نییە وەکو خاک وەکو وڵات وەکو هەرچێکی ناو بنێ هەرچی هەیە ئینسانە نە خاک مقدسە نە پەرچەم نە نازانم سرود نە هیچ کام لەوانە ئەوەی کە ئەسڵە ئەوەی کە مقدسە ئینسانە بەڵام بەداخەوە تەلەفات کەم نییە نزیکی 6-7 ئینسان گیانیان لەدەستداوە سەدان کەس بریندار بوون سەدان کەس گیراون بێڕەحمیەکی دڕندانە لەلایەن جمهوری ئیسلامیەوە دەبینین بەڵام جەسارەتێکیش کە ئەو جەسارەتە فقط لە قیامە بەدەستدێ لە ڕاپەڕینە بەدەستدێ لە یەکگرتوویە بەدەستدێ ئەو جەسارەتانە توتمەشاکە مەسەل نقطێکە ئەو هەموو دەنگە بە یەکەوە هاوارێکە بۆ پێشەوە ئەو سیڵاو هیچ بەرگەی ناگرێت لە بەرابەریدا ئەوانەی کە تەقاکەن بە تەقەکەەوە هەڵدێن بۆ خۆیان وەکانە من پێما بە دەستکەوتی زۆر بەدەست هاتووە بەڵام بەداخەوە تەلەفاتیشمان هەیە یان بەختکردومان هەیە سەری ڕێز و نەوازش بۆ هەمویان بۆ خانەوادەکانیان بۆ خۆیان دانەوێنم و هیوادارم کەمترین تەلەفات و زۆرترین دەستکەوتمان بێ و من لام وایە تا ئێستا دەستکەوتی زۆر باش بەدەست هاتووە ئەزمموی زۆر باش بەدەست هاتووە و ئەوەی کە ئێمە ساڵهای کاری بۆکەین کوردستان و ئێران ئەم دوانە نابێت لە یەکجیابێتەوە ئەمە ئەمڕۆکە ئەو ڕۆژەیە ئەو ڕۆژەیە کە بەری ئەو قسە و زەحمەتانەمان دەچنینەوە و لە دڵی خەڵکیی ئازادی خواست لە ئێرانی شابێک کە سبحینە ئیجازە نادرێت بە نظامێکی ئستبدادی بە ناوی تەجزیە تەڵەب و بە ناوی هەر ناوێکە بۆ خۆیان پیان خۆشە سبحینە کوردستان چەوسێنەوە و دووبارە شرایطێکی ترمان بەسەردا تەحمیلکەن بە نظری من ئەو ڕۆحی وحدەتە ئەو ڕۆحی هاوکاریە ئەو ڕۆحی برایەتیە ئەو ڕۆحی مبارزە جوویە ئەوە دەستکەوتێکی بە نرخی ئەم مبارزەیە کە بەدەست هاتووەوە دەبێت بە ئەرزشەوە چاوی لێ بکەین توتمەشاکە مەسەلەن کوردستان ئەو هەموو فیداکاری بۆ بەشەکانی تری کوردستان کرد یەک دانیان بزانە دوو دانێت لایە دەدەن بزانە لە دوو شاری ئەوڕۆ کوردستانی ئێرە دوو دانە سێ دانە حەسەنە خۆمان ئەمڕۆ قسەمانەوە بوو تایبەت هێرە هەمیشە پاڵپشتی بووە کوردستانی خۆمان چەند جار کۆڕە بوو ئەو کۆڕەوانە هەر لە ساڵی 75ەوە دوای ئەو نەکسەیە کە لە شۆڕشی 75 کرا لە ساڵی 92 لە ڕووداوەکانی ترا لە 2023 کە مەترسی شتی دیکە و هەمووی ئەوانە کوردستانی ئێران بەدەم ئەم بەشە لە کوردستانەوە بوو هۆکارەکەی بەداخەوە ئەو وەزیەتەیە کە لێرە پێش هاتووە هۆکارەکەی دەسەڵاتە هۆکارەکەی ئەحزابی سیاسی ئەو نوع دابشکاریە بەسەر ئەم دوو دەوڵەتە دژی کوردەیە دژی ئازادی خوازیەیە کە دروست بووە توتمەشاکە خەڵکی تورکیە هەر ئەو ڕۆکە لە ئیستانبول تەزاهورات بووە و دیفاع لە خەڵکی کوردستان پاکستانیش بوو لە پاکستان بووە لە شوێنەکانی دیکە بووە بەڕاستی خەڵکی هەولێر خەڵکی سلێمانی سبحینێ چۆن تمەشای خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتەکەن خەڵکی باکوور و خەڵکی کوردستانی تورکیەوانە چۆن تمەشای ئەو خەڵکاکان کە بەدەیان
کوڕکچیان هەڵساون لە ناو هێزی گریلایە بوون لەو شاخ و کێوانی گیانیان بەخت کردووە بۆ یەکانێ ئەمە لە تاریخە ئەمێنێتەوە و بەداخەوە ئەزمونێکی باش نەبوو وەق وا هەیە دیفاعکەن پشتیوانی بکەن ڕاستە ممکنە حزبێک بەرژەوەندی لەگەڵ جمهوری ئیسلامی دابێ بەڵام جمهوری ئیسلامی بڕوخی خڕ و بەرژەوەندیشن تەواو دەبێت حینێ چ دەکەی لەگەڵ ئەو خەڵکە کە تێکەڵە لەگەڵ یەکتریا بۆیە ئەوە منزورم ئەوەیە کە ئەو هەمووە دەمان کود ئەوە کوردستان یەک پارچەیە و یەک دڵە و چوار پارچە جیا کراوەتەوە بەڵام ئەوڕۆکە ئەوەی بە عەمەلی لەگەڵ خەباتی و خەڵکی کوردستانە هەیە ئەو خەباتە هاوبەشەیە کە لە دەرەوە دەیبین ئەو دروشمانەیە کە دەریار ئازربایجان یا شاسن کوردستان دژی کوردستان ئێوە افتخارتان پێوە دەکەین لە شوێنەکانی دیکە ئەوانە دەبێت بەرز بنرخێنین ئیجازە نەدرێ بە فکریەتهای تەفرقە ئەفکەنانە چ لە ناو خەڵکی کووردا چ لە ناو خەڵکی ئازربایجانە چ لە ناو شوێنەکانی دیکەدا هویەتی قەومی و نەتەوەیی و ئاینی و ئەوانە بەرجەستەکەنەوە هویەتی ئینسانی بێ بە معیار بۆ مولایەکمان ئەوە ئەو دەرسەیە کە دەبێت لێی بگرین و هیوادارم ئەم حرەکەتە و ئەم ڕاپەڕینە نهایەتەکەی بەو شتێکی باش منجەر بێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن ڕەحمانپەنا ئەدامی پیتی ناوەندی کۆمەڵەوە بەشداریتان سپاس بۆ بەڵێ بینەرانی ئازیز با پێکەوە بچین فیلمێکی تر لە ناڕزایەتی و خۆپیشاندنەکان و خۆڕاگری شارەکانی ئەمڕۆی ئێران پێکەوە ببینی دێنەوە خزمەتان. شاری سەقز سیویەکی شاری سەر چوارڕای ئازادی
نازی‌آباد 30 شهریور 1401. شهریور 1401 پلیس به ماشین مردم آسیب زده، شیشه های ماشین مردم رو شکستن، در صورتی که اصلا هیچ کاری به کسی نداشتن. پاش عزیزم پاش اینجا پارکش مغازن میبینیم به خاطر اعتراضات میبینیم. نگاه کن چه قلقله‌ایه، نگاه کن وای باتون، نگاه کن یا ابوالفضل، نگاه کن. میبینیم همه باتون هستشون. اینجا پارکش مغازن میبینیم به خاطر اعتراضات
شهری سقز سی شهری سر 4 آزادی اینجا باغ آباد قرچک ما هم برای هشتگ مهسا امینی عکس خامنه‌ای رو رنگ کردیم. بیشتر
بله بینندگان عزیز، درود بر شما. همونطور که مطلع هستین دقیقه به دقیقه بر شمار شهرها و مردمی که در خیابان‌ها هستن برای اعتراض افزوده میشه. برای ارزیابی کوتاه از این اعتراضات در سراسر ایران از رفیق پروانه بوکا دعوت کردیم. البته ایشون فعال سیاسی چپ هستن. دعوت کردیم تا در این برنامه با ما همراه باشن. رفیق پروانه، درود بر شما. از اینکه دعوت ما رو پذیرفتین ازتون سپاسگزارم. خواهش میکنم. منم درود میفرستم خدمت شما. امیدوارم که صدای منو داشته باشید. خیلی خوش اومدید رفیق پروانه. خب همونطور که مستحضر هستید و ما در گزارشات و شبکه‌های مختلف میبینیم که اعتراضات در سراسر ایران در حال انجامه و مردم دارن به شیوه‌های مختلف فریاد اعتراض خودشونو به گوش رژیم میرسونن که ما دیگه تو رو نمیخوایم. ارزیابی شما از این اعتراضات چیه در چند روز گذشته در ایران؟ ببینید این سرکوبی که در ایران سالیان سال اتفاق افتاده، این سرکوب داره الان جواب میده. یعنی این کاملا به نظر من یک برخورد طبیعی عزیزان در ایران هست که پاسخ میدن به این سرکوبی که داره صورت میگیره و تا کنون صورت گرفته. شما توجه به شهرها که میکنید همینطور افزایش پیدا میکنن. اعتراضات و شورش ها، درگیری ها همینطور
به نسبت شهرهای متفاوت افزایش پیدا میکنن و نوع برخوردی رو که شرکت کنندگان با مهاجمین و یا با اینهایی که به بچه ها حمله میکنن، نوع برخورد هم در جاهای مختلف با هم متفاوته. نوع اعتراضات هم با هم متفاوته. یعنی اینها همه تفاوت هایی است که شما در کل این تظاهرات ها و شورش ها و درگیری ها میبینید. اما یک چیز مشترکه و اونم اینه که این نسلی که الان توی خیابون هست، از پیر و جوان، از زن و مرد، از با حجاب و بی حجاب، از مرد مسن، مرد بازنشسته، معلم، از زحمتکش، از کارگر، از دانشجو، شما هر کسی که نگاه میکنید همگی با هم یک درد مشترک دارن و اون درد مشترک فشار و ستمیه که سالیان سال به این مردم صورت گرفته و انجام شده و این داره پاسخ میگیره. این بیگانه نیست. به نظر من برای رژیم و مامورین امنیتشون هم نباید بیگانه باشه. حتی شعارهایی که عزیزان انتخاب میکنن، شعارها متناسب با زندگی روزمره و درد و رنجیه که در اونجا سالیان سال پشتشون رو خم کرده و الان قطع علم کردن و میگن دیگه نمیخوایم. شعارهایی میدن که متناسب با اون صحنه هایی که در شرکت دارن، شعارهایی رو که تعیین میکنه ما کجا ایستادیم، کجا میخوایم بریم و چه میخواهیم بکنیم. به نظر من این اعتراضات که در شهرهای مختلف از شرق، از غرب، از شمال، از جنوب ایران شکل گرفته و همینطور در حتی شهرهای کوچیک هم در شرکت دارن، اینها همه یک درد مشترک دارن و اون رو باید بهش احترام گذاشت، حرمت گذاشت و برای این عزیزان آرزوی پیروزی و موفقیت کرد. من از همینجا به همشون تبریک میگم و هم دست همشون رو میفشارم و امیدوارم که بتونیم در این لحظات یک کمک کوچکی هم که شده از خارج از کشور به عزیزان بکنیم. مثلا ما میتونیم از این طرف این فیلتر شکن‌ها، الان شنیدم که بسیاری از اینستاگرام و توییتر و اینا همه رو قطع کردن. خب ما میتونیم از خارج از کشور فیلتر شکن بخریم، برای عزیزان بفرستیم که بتونن کاراشون رو انجام بدن و اطلاعات به خارج از کشور بفرستن. به نظرم الان وقتشه. ما از اینجا نمیتونیم تعیین کنیم که دوستان و رفقا و عزیزانمون که تو خیابون هستن و درگیرن، اینها رو ما باید از اینجا رهبری نکنیم و راهنمایی کنیم، بگیم تحلیل کنیم وضعیت چی گونه است. یکی از این تحلیل‌ها به نظر من الان اینه که آقای خامنه‌ای مریضه، یعنی ضعیفه، در نقطه ضعیف قرار داره. رئیسی در سازمان ملل دست و بالش بسته است، نمیتونه حکم حمله و حمله نظامی به تظاهر کنندگان بده، هنوز نمیتونه بده، حکم تیر هنوز نمیتونه بده. در نتیجه از این لحظه ها میشه خیلی خوب تحلیل کرد و استفاده مفید کرد برای عزیزان که در داخل هستن و گفت که حرکت بعدی تنها در خیابان ها بودن و تظاهرات کردن عالیه، اما باید فکر حرکت بعدی رو هم کرد و اون حرکت بعدی رو عزیزان خودشون در داخل ایران باید به جنبندی و نتیجه برسن. ما از اینجا میتونیم تحلیل کنیم، ما میتونیم فقط بگیم اوضاع احوال چجوریه. من میبینم در تلویزیون آلمان مرتب این اخبار پخش میشه، با بسیاری از عزیزان خارج از کشور مصاحبه میشه، یعنی برای خارج از کشور تا کنون آلمان اصلا تو اینجور مسائل زیاد شرکت نمی‌کرد، جز یه خبر. روزنامه ها پر شدن از این مسئله، مصاحبه ها صورت گرفته و اینها همه یعنی موقعیت به نفع ماست. بله رفیق پروانه، خب اون چه که مسلمه ما شاهد چندین اعتراض بودیم در ایران در طی چند سال گذشته. برای نمونه میتونیم به آبان ماه 98 و دی ماه 96 اشاره کنیم. وجه تمایز اعتراضات چند روز گذشته با اعتراضات پیشین رو شما در چی میبینید؟ ببینید اعتراضات قبلی زنان حضور داشتن ولی برجسته جلوی صفها نبودن، برجسته موضوع زنان در جلو قرار نداشت. مسئله قیمت سوخت بود و یا یه تظاهرات دیگه مسئله سبزها بود و غیر و ذالک. این تظاهرات کنونی، این اعتراضات، این شورش ها
با مسئله زنان آغاز شده. یعنی به نظر من یک جهش در جنبش سیاسی ایران توی این روزها که مسئله زنان رکن اصلی و هسته اصلی این درگیری هاست و زنان هستن که الان جلوی صحنه قرار گرفتن، از پیر و جوان، از دانشجو، از کسانی که حتی تا کنون در تظاهرات اصلا شرکت نکرده بودن و همه هستن تو خیابون با هم دستن و با هم بستن. این نشان از اینه که ما یک جهش، یک حرکت، یک جهشی در کلیه جنبش هایی که تا کنون در ایران صورت گرفته اتفاق افتاده و اونم اینه که زنان سکان این اعتراضات رو دست گرفتن و خوشبختانه و از همه مهمتر و جالبتر اینه که مردان هم شانه به شانه عزیزان تو خیابون هستن، شانه به شانه و دست در دست با زنان در خیابون ایستادن. هیچ کس از هیچ قومی برتری نمیخواد، هیچ کس نمیگه تو چرا آمدی من چرا نیامدم و چرا تو میکنی و من چرا نمیکنم. این قوم بر اون برتری داره. از تبریز پیغام میدن که با کردستان ما هستیم، کردستان پیغام میده من در خوزستان هستم. یعنی اینها همه نشانه های بسیار متفاوت این شورش ها و اعتراضات نسبت به گذشته است. بله سپاسگزارم رفیق پروانه. رفیق پروانه شما عضو حزب چپ آلمان هستید. دقیقاً یادم رفته که در چه سمتی هستید در حزب چپ آلمان در هانوفر. خب پیامتون دبیر اول حزب چپ آلمان هستید هانوفر. بله پیامتون برای مردم ایران و همچنین چپ ها و کمونیست ها چیه در این روزها؟ دست در دست همبستگی تا اونجایی که امکان داره، هر طور شده به همدیگه پیوند بخوریم، شانه ها رو به شانه بچسبونیم، دست هامون رو به دست در دست همدیگه بذاریم، از اختلافات کوچک و ریز خودداری کنیم. الان وقت این بحث ها نیست. الان ما باید در کنار همدیگه و با هم یار باشیم و یاور باشیم، با هم بخوانیم، با هم بریم توی خیابون، با هم گرسنگیشو بکشیم، با هم درگیر شیم و با هم دیگه بمانیم. تمام احزاب و سازمان‌های سیاسی هم اختلافات ریز و درشتشون رو باید بذارن کنار و به این جنبش اخیر بپیوندن و همراه باشن. هر طور که از دستمون برمیاد، همونطور که عرض کردم کاری از دست ما اینجا برمیاد باید انجام بدیم، باید با رفقا و در ارتباط باشیم. خوشبختانه در خارج از کشور انواع و اقسام تظاهرات صورت گرفته، تو خیابون ها، تو کوچه پس کوچه ها، همه رفتن توی خیابون ها جلوی سفارت های جمهوری اسلامی و اعتراضات رو به گوش میرسونن. همونطور که عزیزان در ایران میگن اگر همبسته نشویم یکی یکی کشته میشویم. واقعا تنها راه ما اتحاده. رفیق پروانه یه بیننده برای شما پیام فرستاده، ازتون سوال کرده. نوشته سلام، خسته نباشید. از کل ایران با پیام هایی که میفرستید درخواست پشتیبانی میکنند و شعار وای به روزی که ما مسلح شویم سر میدهند. در چه زمانی ما باید پشتیبانی کنیم؟ وقتی که مردم نفر به نفر خونشون ریخته میشه. قبلا توازن قوا بود که برابر نبود، الان که برابر هستش. اعتراضات سراسری نبود، الان سرتاسری شده و همگی شعار سرنگونی سر میدن. منظورشون اینه که ما چه جور پشتیبانی ازشون میتونیم بکنیم در روزهایی که ما بهشون فراخوان میدیم. این که خب میگیم مردم باید اتحاد داشته باشن، مردم باید به خیابون بیان و به قول بازنشسته ها فقط کف خیابون به دست میاد حقمون. الان میگه شمایی که خارج از ایران هستین چه پشتیبانی میتونین از ما داشته باشین؟ اشاره کردید که ما فیلتر شکن براشون بفرستیم و اینا. خب این بیننده همین الان پیام فرستادن. ببینید ما میتونیم از اینجا یه چیزهایی رو تهیه بکنیم. دست و بالمون اینجا بازه. چیزی رو که عزیزان در داخل شاید نمیتونن تهیه بکنن ما اینجا میتونیم تهیه کنیم. اما شعار مسلح شدن در داخل رو خواهشاً نخواهید که ما از اینجا از خارج از کشور با پشت گرم شعار بدیم که دوستان عزیزان حالا مسلح شوید. به نظر من مثل 57
ما 57 وای نستادیم کسی بهمون بگه مسلح بشید، مسلح شدیم اون زمان. یعنی وای نستاد کسی که یک کسی از یه جایی مثلا خبری بده که برید مسلح بشید. خب حمله کردیم اون زمان به تمام این مراکز نظامی ایران و همه مسلح شدن، اونهایی که میتونستن با سلاح سر و کار داشته باشن و بتونن باش کار کنن. یعنی من از اینجا به خودم این اجازه رو نمیدم که بگم الان برید مسلح بشید. به نظر من عزیزان در ایران که در این تظاهرات و شورش ها هستند به اندازه کافی بالغ هستند که تشخیص بدن کی و چگونه و به چه شکل. گام بعدی رو باید خودشون انتخاب کنن. هر کاری که از ما اینور برمیاد رو باید به ما فوراً به هر وسیله‌ای که شده، از طریق ایمیل، از طریق این برنامه‌های تصویری به ما بگن که این چیزها رو البته نباید خیلی علنی باشه چون اذیت میشن و ممکنه دستگیر بشن. تا اونجایی که میشه باید سعی بکنیم نذاریم کسی دستگیر شه. یعنی واقعا وقتی که حمله میکنن یک کسی رو بگیرن نباید گذاشت که دستگیر بشن. من یادم 57 ما اصلا تک تک بیرون نمی رفتیم، دست جمعی می رفتیم بیرون، جلوی سربازهای رژیم شاه سابق می ایستادیم و نمی ذاشتیم که عزیزانمون رو ببرن. پدر و مادرها دم در خونه ها خرما به ماها میدادن که ما بتونیم یه چیزی تغذیه بکنیم و در اعتراضات 57 شرکت کنیم. الان هم همون وضعیت. خواهشاً خودتون یاران گل من تصمیم بگیرید کی و چگونه. من تقاضا میکنم از تمام سازمان‌های سیاسی که اطلاعیه‌های بعدیشون رو صادر کنن. ما یک اطلاعیه بسیار عالی کمله داد که اعتصاب عمومی صورت بگیره که اتفاق افتاد. الان اون اعتصاب عمومی باید یک گام بره جلوتر و این اعتصاب عمومی باید به خیابان بره. مغازه‌ها بسته است ولی باید حالا دیگه تو خیابون بره. همونطور که عرض کردم تصمیم به عهده عزیزان در داخل. هر کاری که ما اینجا میتونیم انجام بدیم بفرمایید ما انجام میدیم. بله، خیلی ازتون سپاسگزارم رفیق پروانه بکا از اینکه دعوت ما رو به این برنامه پذیرفتید. خواهش میکنم. زنده باشید. خیلی متشکرم از همه عزیزان دستشون رو به گرمی میفشارن. قربونتون برم، خیلی ممنون. بله بینندگان عزیز، یک مهمان دیگه همراه خودمون داریم، اما قبل از اینکه پیش مهمونمون بریم اجازه بدید یه بیننده‌ای برای ما شعارهایی فرستاده. من اونو چاپ کردم و گفتن که لطفاً این شعارها رو در تلویزیونتون منتشر کنید و بخونید. گفته که شعارهای پیشنهادی برای زنان و مردان دلاوری که سینه ها را در برابر گلوله‌های سرکوبگران جمهوری اسلامی سپر کردند تا آن را در زباله‌دان تاریخ اندازند. پلیس، ارتش، سپاهی، سه مایه تباهی. گشت جانی ارشاد، این عاملین بیداد. جرثومه های کشتار، رنج و محنت و آزار. قاضی شرع و زندان، آیات پست و نادان. منادیان اعدام، مفسرین احکام. ارکان حکم اسلام، جمهوری بدفرجام. حامی سرمایه‌دار، گرسنگی، استثمار. این پایه های ستم، اندود و درد و ماتم. باید شوند شکسته با مشت های بسته. مشتاق خلق ایران، این مردم قهرمان. خیلی از این بیننده عزیز سپاسگزاریم که این شعارها رو برای ما فرستادن. سعی می‌کنیم در سایت های تشکیلاتی این شعارها رو منتشر کنیم. همراه با خودمون رفیق شراره رضایی رو داریم، فعال چپ حوزه زنان و کودکان. رفیق شراره گرامی، سلام و درود، خیلی خوش اومدید. منم سلام عرض میکنم خدمت شما و همه بینندگان عزیز برنامه. خوشحالم که در خدمتتون هستم. ما هم همینطور، ما هم خیلی خوشحالیم. خیلی خوش اومدید رفیق شراره عزیز. با توجه به اینکه شما فعال حوزه زنان هستید و در چند روز گذشته ما دیدیم که زنان نقش پررنگ و برجسته‌ای در اعتراضات داشتن و میشه گفت که کاملا در این اعتراضات درخشیدن. از آتش زدن روسری هاشون، از اینکه رو در رو جلوی نیروهای سرکوبگر وایستادن و شعار دادن و از شعاراشون، از همه چیشون نشون میده که زنان صف اول مبارزه هستن. شما این اعتراضات رو از دید خودتون چطور ارزیابی میکنید؟
ببینید همونجور که خودتون یه اشاره هایی به این اعتراضات کردید، ما اگر بخوایم به اصطلاح ارزیابی اعتراضات امروز ما نگاه کنیم، باید به تاریخ مبارزات زنان اشاره بکنیم. یعنی اینجوری نیست که امروز شروع این مبارزات بوده. ما از پروسه اول انقلاب، نقش زنان رو توی انقلاب و بعد از سر کار اومدن ارتجاع اسلامی، مبارزات زنان همیشه جاری بوده. حاکمیت با تعرض و تجاوز به زنان سعی کرده توی کل این مدت 40 ساله خودش رو نگه داره و به اصطلاح در حقیقت پاشنه آشیل جمهوری اسلامیه و از همون روزهای اول انقلاب تا امروز ما مبارزات زنان رو دیدیم که در جریان بوده. از همون اول انقلاب که روزی که به اصطلاح جمهوری اسلامی پا گرفت و تعرضش رو دقیقاً با به اصطلاح تعرض به جنس زن شروع کرد. اول انقلاب 57 ما دیدیم زنان اولین کسایی بودن که به اصطلاح در 8 مارس سال 57 به خیابون اومدن و فریاد زدن که ما انقلاب نکردیم تا به عقب برگردیم و شعارهایی مثل آزادی زن معیار آزادی جامعه هسته، شعارهایی کاملا رادیکال داشتن و علیه حاکمیت وایستادن. تا ما دیدیم در پروسه این 40 ساله از تشکل کانونها، NGO های زنان توی مراسم های مختلف، مناسبت های مختلف مثل 8 مارس، روز به اصطلاح منع خشونت علیه زنان و به اصطلاح مناسبت های مختلف، ما دیدیم قطعنامه های به شدت رادیکال که در تمامی مبارزات زنان توسط کانون ها، NGO ها خواست و مطالباتشون رو زنان منعکس کردن. اگه کسی به اصطلاح در دنیای واقعی به برابری، به حرمت انسانی و برگشتن منزلت و شأن انسانی به زن نگاه بکنه، نمیتونه با قوانین قرون وسطایی یا رفرم هایی که به اصطلاح بعضا بخشی از جامعه متوسل میخواست بشه به این که به این آخوند و به این عمام و به اون به اصطلاح ارتجاع متوسل بشه تا حقوق زنان را به اصطلاح حرمت زن رو از اونا مطالبه کنه. ما دیدیم که هیچ کدوم از اینا همه به شکست منجر شد و هیچ کدوم جواب نداد، بلکه این حرمت حقوق زن به معنای واقعی وقتی به دست میاد که با قطع کردن، یعنی زدن به ریشه های ارتجاع و ریشه های اسلام امکان پذیر هستش. و ما از ابتدا گفتیم که انقلاب آتی میتونه انقلاب زنانه باشه و ما میبینیم پیوندهای طی این دوران. ما شاهد این بودیم که مبارزات زنان همواره نقش جدی توی به اصطلاح گره خورده با مبارزات کارگری، معلمان، بازنشستگان. توی همه عرصه ها ما شاهد، همونجور که خودتون اشاره کردیم، ما شاهد حضور خیلی قوی، پررنگ به اصطلاح و صف اول این مبارزات زنان تشکیل دادن. به طور مشخص حاکمیت داشت تعرضش به زنان رو تو این دوره یک طرحی براش میریخت که به اصطلاح با دست بردن به قوانین پوسیده، ارتجاع و تعرض به اصطلاح به حرمت و شأن انسان، به حرمت و شأن زنها، میخواست زنان رو برگردونه به 100 سال پیش، برگردونه به اصطلاح پررنگ کردن کلماتی مثل ناموس، نمیدونم غیرت و این چیزا که توی جامعه میخواست بازتاب بده و به اصطلاح انداختن اراذل اوباشش از امر به معروف و نهی از منکر، اوباش گشت ارشادش توی خیابونها به جون زنها انداخت و اونا رو تک زد، حرمتشون رو شکست، دستگیرشون کرد، زندانیشون کرد و همه این کارا رو کرد. ولی دقیقاً بازی با آتیش بود، یعنی یک آتیش این
اعتراضات یک آتش زیر خاکستری بود که دقیقاً در زمان خودش این منفجر شد و امروز ما می‌بینیم که جامعه به اصطلاح مثل یک بمبی ترکیده و اعتراضات وسیع شده. ما می‌بینیم که به اصطلاح شاهد این بودیم که شاهد هستیم که از تمام شهرها، یعنی حتی ما شاهد این هستیم که شهرهایی که شاید توی کل این اعتراضاتی که مثلا سال 98 سال 88 یا هر چی که اتفاق افتاده ما شاید کمتر اسمش بعضا شهرهایی رو شنیدیم، ولی میبینیم که امروز ما شاهد یک اتحاد جمعی، یک خواست مطالبات روشن و به درست و برحق میبینیم که جوانان به خیابون اومدن، جوانان و زنان مترقی، و دیگه اجازه نمیدن، به حاکمیت اجازه نمیدن که به زن بی حرمتی بکنه و به اصطلاح اون روزهایی رو که به اصطلاح حاکمیت میخواست که زن رو یک نمادی به عنوان زنانگی نشون بده، یه عنصر زنانگی، یک کسی که مسئول فقط تربیت بچه است نشون بده، به عنوان یه انسان درجه 2 نشون بده. جوانان و زنان مبارز و مردان مبارز آزادی خواه ما ببینیم که تو خیابون میگن اینو ما دیگه نمیپذیریم ازت و پس زدن. و قتل مهسا یک جرقه‌ای بود به این باروت و این جامعه ایران رو دیگه نمیتونه به عقب برگردونه، نمیتونه به ارتجاع سیاه اسلامی و عصر حجر و یا اون عصر طالبانی که خیال خامی که حاکمیت برای کل جامعه و خصوصا زنان داره، دیگه مردم مترقی آزادی خواهان اجازه این رو نمیدن که به اصطلاح جامعه طالبانیزه بشه. و اتفاقا جنبش زنان من فکر میکنم از افغانستان، لبنان تا ایران همه در تلاش و مبارزه برای یک به اصطلاح یک برابری کامل و آزادی خواهی و برابری به میدون اومدن و مردم ایران نشون دادن که تماما با جنبش های زنان و برابری خواهان یک منفعت مشترک دارن. یعنی تمام مردم، تمام جامعه متوجه این شده که یک منفعت مشترک هستش که در برابر حکومت عقب مونده باید بیستن و دست تعرض و به اصطلاح دست درازی به خصوصا زنها که نیمی از جامعه ایران هستن و توی تمام عرصه های جامعه حضور دارن دیگه اجازه نمیدن دست درازی بکنن و این دستی رو که تعرض کنه به زن رو قطعش میکنن. و امروز ما شاهد بودیم که زنان شجاع، همونجور که شما اشاره کردید، روسریاشون و شجاعانه توی دانشگاه ها، توی حتی دانشگاه هایی که ما تا حالا حتی بعضا ندیدیم، شاید کمتر شاهد حتی اعتراضات صنفی بودیم، مثلا دانشگاه الزهرا. ما ببینیم که امروز دخترها سرباز توی دانشگاه خیلی شجاعانه به میدون اومدن، روسریاشون رو آتیش زدن و فریاد آزادی سر میدن. اتفاقا این اعتراضات این بار یک فکر میکنم پیام روشنی داره که به اصطلاح در همدردی و عزایی که برای به اصطلاح مهسا امینی این اعتراض رو میخوان تبدیل بکنن به عزای حاکمیت و این یعنی جامعه رو به این داره پیش میره که این عزا رو تبدیل بکنن به عزای حاکمیت و این اعتراضات یک نقطه اوج داره و اون اینی که جنبش آزادی خواهی و برابری طلبی به میدون اومده و سر باز ایستادن به نظر من نداره. و ما شاهدیم که همونجور که گفتم شهرهای، تمام شهرها هر روز
دارن فراخوان میدن که بیشتر به بیرون بیاین، مردم به شهرهای بیشتری دارن آماده میشن، خودشون رو آماده میکنن برای یه مبارزه در کف خیابون. همجور که رفیقمون گفت توی کف خیابون دارن به مبارزه، حاکمیت رو به مبارزه میطلبن و امروز خیابون‌های ایران نه شاهد اعتراضات بلکه شاهد به نظر من یک نبرد تمام عیار و تن به تن بین انسانیت و بربریت و توحش هستش و انسانیت از طرف مردم، آزادی‌خواهی از طرف مردم و در مقابلش توحش از طرف حاکمیت هستش که و من فکر می‌کنم وظیفه هر انسان آزادی‌خواهی، هر انسانی که ذره شرافتمند باشه، ذره برابری طلب باشه، صدای این جنبش رو تقویت میکنه، صدای این جنبش رو به تمام دنیا میرسونه و سعی میکنه که به هر نحوی این اتحاد رو بیشتر بکنه، پیوند رو بیشتر بکنه و علیه کل حاکمیت، علیه ارتجاع، علیه حاکمیت زنستیز، علیه حاکمیت اعدام، علیه فقر، علیه فلاکت، توحش، همه اینها و بی‌حرمتی زن. دیگه جامعه میگه دیگه جایی توی کوچه های ایران این بی‌حرمتی به زن جایی نداره و همه رو میخوان جارو بکنن و به تاریخ بپیونده این حاکمیت. بله سپاسگزارم رفیق شراره، پیامتونم گفتید. خب من یه سوال دیگه ازتون بپرسم، این که خب امروز در نیویورک رئیسی جلاد 67 سخنرانی کرد، دم از عدالت زد، دم از حقوق بشر زد، دم از این که ما مخالف خشونت هستیم، مخالف جنگ هستیم، دم از این زد که من نماینده ملت ایران هستم. ملت ایران هم خب ما داریم میبینیم که دارن در خیابونا سلاخی میشن. شما به عنوان فعالین چپی که در خارج از کشور هستین، در مقابل این اعتراضات و همون صحبت‌های رئیسی به نظر شما چه وظیفه‌ای دارید؟ انسان‌های چپ و آزادی‌خواه، انسان‌های کمونیست، انسان‌هایی که دل در گروه آزادی دارن، انسان‌هایی که دلشون برای مردم ایران میتپه، در این شرایط باید چی کار کنن؟ ببینید من فکر میکنم که یک طرف قضیه چهره به اصطلاح رئیسی یک چهره جنایتکاری هست که به عنوان از نگاه خودشون البته به عنوان نماینده به اصطلاح دعوت شده به سازمان ملل، ولی از یک طرف ما باید من فکر میکنم کل اروپا، کلی کسایی که نشست دارن با رئیسی و دعوت کردن از رئیسی رو هم زیر نقد قرار بدیم. یعنی جامعه اروپایی که ادعای تمدن میکنه، ادعای حقوق بشری میکنه، ادعای این میکنه که در بعضی مواقع محکوم حداقل میخواد انجام وظیفه به قول خودش بکنه که محکوم میکنه این به خشونت در ایران رو، چرا پای نشست با رئیسی رفته؟ این جای سوال هستش. چطور اون رو به عنوان نماینده، یعنی دقیقا مثل وضعیت طالبان در افغانستان شده، اروپا میاد با اون نشست میکنه، اون رو به میپذیره به عنوان کسی که حتی اجازه نداده که دختران به مدرسه برن ولی باهاش نشست داره در طالبان. دقیقاً اروپا یعنی رئیسی، وضعیت رئیسی الان در سازمان ملل هم همین وضعیت داره. من فکر میکنم ما باید ضربمون رو یعنی اعتراضمون به دنیا این باشه که چرا کسی چهره‌های نه فقط رئیسی نیست به نظر من جنایتکاره، کل حاکمیت بوده. زمانی که احمدی نژاد هم رفت همین بود، زمانی که روحانی هم رفت همین بود. منظورم که کل حاکمیت رو وقتی به رسمیت میپذیرید و به این بها داده میشه به حاکمیت، خب طبعا اونم میره از این
حرف میزنه که من به عنوان نماینده ایرانم، من به عنوان چهره به هر حال یه وجهی از حاکمیت خودش میخواد ارائه بده. من فکر میکنم که اعتراض ما باید به هر دو طرف باشه، یعنی هم اروپا هم سازمان ملل و هر کسی که یعنی جایگاه حکومت ایران رو به رسمیت میشناسه و با اینها میشینه و پای مذاکره میره، به نظر من جای نقد هستش. نه تنها به اصطلاح و میتونیم اعتراضات دیگه هم آدم میتونه داشته باشه به اینکه خب من فکر میکنم بیشتر انعکاس صدای حق خواهی، حق طلبی مردم ایران به گوش دنیا خیلی مهم هستش. حتی تا اینکه بریم جلوی مثلا سفارت اعتراض بکنیم به اینکه برای اون نشست کرده، اون به رسمیت شناخته متاسفانه و دعوت کرده از رئیسی. این جای سواله به نظر من خیلی، یعنی اون انتقاد ما از دنیا باید باشه، جامعه جهانی باشه که مدعی حقوق بشر هستش، در حالی که و جالبه که زمانی دعوت میکنه از یک چهره جنایتکار که همین الان صدها نفر زخمی شدن، صدها نفر به اصطلاح سیاه‌پوش شدن، مردم کف خیابونن، دارن با چنگ و دندون در یک به اصطلاح مبارزه نابرابر با یه حاکمیت هاره به معنای واقعی تا دندون مسلح دارن می جنگن و اینا اومدن باش نشست کردن. من فکر میکنم اینطوریه. ما باید اعتراضمون به اروپا و کل دنیا باشه که چرا رسمیت بدیم به همچین حکومت‌های مثل طالبان، مثل ایران و مثل اسد سوریه که چهره‌های جنایتکاری هستن. بله، سپاسگزارم. خب همونطور که شما اشاره کردین ایران سرخ شده از خون مردم و جوانای ما و در اروپا براش فرش قرمز میریزن، فرش سرخ به پاش، زیر پاش میندازن که به سازمان ملل بره و براش کف بزنن. خیلی ازتون سپاسگزارم رفیق شراری عزیز از اینکه دعوت ما رو پذیرفتید. منم ممنونم از اینکه دعوت کردین و اجازه دادین که منم نقطه نظرتم بگم. ممنونم از شما. ما هم از شما ممنونیم. مرسی. بله بینندگان عزیز، همکاران ما در بخش خبری گزارشی تکمیلی برای ما فرستادن که این گزارش رو براتون میخونم. افزایش دامنه و شدت اعتراضات به قتل مهسا امینی. بر پایه گزارشات دریافتی عصر روز چهارشنبه 30 شهریور ماه همانند چند روز گذشته ده‌ها شهر ایران شاهد تظاهرات و اعتراضات گسترده نسبت به قتل مهسا امینی بودند. مردم آزادیخواه شهرهای تبریز، تهران، خرم‌آباد، شیراز، نوشیروان، کرمان، بابل، قرچک، ورامین، رضوانشهر، دهلران، پاکدشت، مرند، زاهدان، ورامین، همدان، علی‌آباد، سردشت، آمل، اردبیل، ارومیه، تنکابن، اسلام آباد غرب، ایلام، سمنان، گنبد کاووس، زرینشهر، تالش، شهسوار، قشم، نورآباد ممسنی، سنندج، مهاباد، مریوان، پاوه و کرمانشاه روز چهارشنبه به اعتراضات علیه قتل ژینا امینی ادامه دادند و در شعارهای خود خواستار سرنگونی رژیم اسلامی شدند. بر پایه گزارشاتی که به دستمان رسیده در اکثر شهرها ماموران رژیم با شلیک گلوله و ضربات باتون به معترضان یورش بردند. گفته می‌شود در جریان اعتراضات روز چهارشنبه شمار دیگری از شهروندان بازداشت و یا زخمی شدند. اعتراضات دانشجویان دانشگاه‌های مختلف. اعتراضات دانشجویان دانشگاه تهران، الزهرا، امیرکبیر، دانشگاه آزاد علوم و تحقیقات، علم و صنعت، دانشگاه سمنان و دانشگاه اصفهان نیز تا زمان تنظیم این گزارش برای چهارمین روز متوالی همچنان ادامه داشت. در دانشگاه الزهرا و برخی دیگر از دانشگاه‌ها حمله نیروهای بسیجی و حراست به دانشجویان موجب وقوع درگیری گردید. اعتراضات به کشته شدن مهسا امینی از سوی ماموران گشت ارشاد در شهرهای کردستان ایران در حالی ادامه دارد که زنان در این اعتراضات حضور پررنگ دارند.
و به نشانه اعتراض به سیاست‌های جمهوری اسلامی و اعمال حجاب اجباری روسری‌های خود را از سرشان برمی‌دارند. تصاویری هم از آتش زدن روسری‌ها منتشر شده است. بر اساس تصاویر منتشر شده تعدادی از دانشجویان نیز روسری خود را برداشته و رویارویی بسیج ایستاده‌اند. اخلال در دسترسی به اینستاگرام. گزارش‌های رسیده حاکی است که دسترسی به اینستاگرام در ایران دچار اختلالات گسترده‌ای شده. حساب کاربری نت بلاکس، نهاد غیردولتی نظارت بر اینترنت در جهان، نیز روز چهارشنبه در توییتر گزارش داد که دسترسی به این شبکه اجتماعی در میان اعتراضات به مرگ مهسا امینی محدود شده است. همچنین می‌افزاید نمودارها حاکی از اختلال در دسترسی به اینستاگرام توسط همه شرکت‌های ارائه خدمات اینترنتی است. با این حال در شبکه‌های اجتماعی کارزار اینترنتی زن زندگی آزادی از کردستان تا تهران هم به راه افتاده است. همچنین شهروندان در کشورهای مختلف دنیا و شخصیت‌های بین‌المللی با اعلام حمایت از اعتراضات زنان ایرانی از جمهوری اسلامی خواستند به تبعیض علیه زنان پایان دهد. و همینطور اعتراضات جهانی. شماری از ایرانیان ساکن نیویورک، پاریس و کلن، فرانکفورت، استانبول و پاکستان روز چهارشنبه 30 شهریور ماه با برپایی تجمعاتی قتل حکومتی مهسا امینی توسط ماموران رژیم ایران را محکوم کردند. معترضان در نیویورک مقابل سازمان ملل تجمع کرده و نسبت به حضور ابراهیم رئیسی در این شهر و سخنرانی او در مجمع عمومی سازمان ملل واکنش نشان دادند و با سر دادن شعار زن زندگی آزادی با اعتراضات مردمی در کردستان و ایران اعلام همبستگی کردند. در پاریس، کلن و فرانکفورت و پاکستان نیز اعتراضات مشابهی برگزار گردید. معترضان با سر دادن شعار و در دست داشتن عکس‌هایی از ژینا امینی، برچیده شدن گشت ارشاد و معرفی و مجازات قاتلین مهسا را خواهان شدند. شماری از شهروندان ترکیه نیز به نشانه اعتراض به مرگ مهسا امینی و همبستگی با معترضان و تظاهر کنندگان در داخل ایران در مقابل کنسولگری رژیم ایران در استانبول اعتراض کردند. عزیزان بیننده، وقت برنامه زنده داره به پایان میرسه. البته برنامه زنده ویژه پوشش اخبار و گزارشات اعتصابات سراسری در ایران و کردستان. امیدوارم که تا دیداری دوباره شاد و سربلند باشید.